ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد بووم کاتتان باش. من شەماڵ عەلیم و لەگەڵ هاوڕێم میرۆ عەبدولکەریم ئەمڕۆ بەرنامەیەک پێشکەشەکەین وەک لە ڕاگەیاندنەکەشە باسمان کردووە سەبارەت بە جوبێزی. ئەم کاتت باش میرۆ گیان، زۆر سوپاس کە داوەتی منە بۆ ئەم بەرنامەیە قبوڵ کرد. ئەم کاتت باش هاوڕێگیان، سڵام هەیە بۆ بینەرانی ئەم بەرنامەیە. زۆر باشە. بە کەمێک ئەم لینکی بەرنامەیە لە ڕێگەی فەیسبوک و ئەو شوێنانەوە بڵاو بکەینەوە، چونکە وەک پێشتریش بە بینەرانم ئاگادار کردوێتەوە ئێمە چیتر لە ڕێگای بڵین لە ڕێگای یوتیوبەوە بەرنامە پەخش ناکەینەوە، لایڤەکانمان تەنها لە ڕێگەی فەیسبوکەوە ناکەین، تەنها لە ڕێگەی یوتیوبەوەیە. لەبەرەوە بەڵام لینکەکەی خینە سەر فەیسبوک بۆی هاوڕێنێکە وا ڕاهاتە بوون تەنها لەسەر فەیسبوک یا لە فەیسبوکەوە متابە ئەمانکەن بجۆزنەوە بۆ یوتیوب. ئازیزانێکیش کە بینەرمانن سوپاسیانەکەین ئەگەر کۆمەکمان بکەن لینکی ئەم بەرنامەیە لە ڕێگەی خۆیانەوە لە سۆشیال میدیا پەخش بکەن تاکو زۆرترین بینەرمان لەگەڵا بن و بەشداریمان و تەفاعولمان لەلایەن بینەرانەوە باشتر بێ. بەرحاڵ هاوڕێ میرۆ دەست پێ بکەین. من دەبان بەو وتاری تۆم خوێندەوە کە بە دوو بەش لە بڵاوکراوەی بۆ پێشەوە بڵاوت کردوتەوە، زۆر سەرنجڕاکێش بوو بەلامەوە، بەشێک بە خاتری ناوەڕۆکەکەی و بەشێک بە خاتری باسەکەی، چونکە باسی ئەنتیساماتیزمە یاخودەوەی کە بە کوردی تەرجمەکەی جوبێزی پێوتێ جوبێزی یا بەشێک بە جوبێزی ناوێبن کەمتر لە ئەدەبیاتی کوردی و لە نووسراوە کوردەکانە ئاماژەی پێکراوە یاخود لەسەری قسە و باس کراوە. دیارە گەر کەسێک ئاشنای ئەدەبیاتی ئینگلیزی و ئەوروپیەوانە بێ ئەزانێ ئەم مەسەلەیە چەندێک فراوان لێکۆڵینی و لەسەر چ کراوە، چەند قوڵ و هەمەلایەنە باس کراوە، مێژووەکەی، ماناکانی، لایەنە جۆرا و جۆرەکانی، بەکارهێنانە سیاسیەکانی، هەموو ئەمانە بوونەتە بابەتی لێکۆڵینەوەی زۆر دوور و درێژ و ورد و ئەوانە، ینی بەژمارش زۆر بە زمانە جۆرا و جۆرەکانیش، بەڵام لە زمانی کوردیە کەمتر بەم ئاراستەیە هاتوینەوە. بەشێکیش ئەگەر بڕوانیتە فەرهەنگی باوی ناو کۆمەڵگەی کوردستان بەگشتی کۆمەڵگاکانی شەرق جوبێزی بۆ خۆی بەشێک و فاکتەرێک یاخود هەستەکەی زۆر جار باڵا دەستە لە ناو ئەدەبیاتی عامی خەڵکە. زۆر جار مەسەلەن بۆ زۆر شتی نالەبار و ناشرینەوەوانە دەوازمان لێبێنە خۆی مەجوولەکە نین، یاخود من وەکو جوولەکە ترسنۆک نیم، یا بۆ نمونە خۆ جوولەکە نەکەوتۆتە بەردەست بۆ ئاوا دڕندەوەینی بەرامبەری، ینی وەکەوەی کە ئەو شتانە لە بەرامبەر جوولەکە یاشتیشی ئاسایی. بەبەرحاڵ جۆرێک نەخراوەتە بەردەمی پرسیار و ئەوانە. من پێم وایە دو ساڵێک لەمەوبەر بوو، 2 ساڵ زیاتر لەمەوبەر بەرنامەیەکم لەگەڵ هاوڕێم بەکر ئەحمەد کرد سەبارەت بە ڕۆمانێک کە میران ئەبراهام نووسی بووی سەبارەت بە دۆخی جوولەکە و ئەوانە، و ڕۆمانێک بوو کە باس لە ژیانی جوولەکەکە لە شاری سلێمانی و لە کوردستان بەگشتی. بەرحاڵ لەو کاتەیە مەسەن بەو ڕۆمانە شازانی کە ئەمە چەند لە قوڵایی کۆمەلگای کوردستانە ئەم جێگای جوولەکە چۆن مامەڵی لەگەڵا کراوانە. بەرحاڵ بەڵام دیارە ئەم بابەتە ئەهێنێ قسەی زۆر لەسەر بکرێ. من سەرەتا بەوە دەست پێ بکەین و ئەمانە ئەم وشەیە خودی وشەی ئەنتیساماتیزم یا جوبێزی ئەوانە مێژۆکەی بۆ کێ گەڕێتەوە و چۆن چۆنی ئەم تێرمە بڵین داتاشراوە یا دروست کراوە یا بەکار هاتۆ پێک بڵین هێناوەتە بوون ئەم تێرمە، و دواتیش قسێکیش لەسەر تەرجمە کوردیەکەی بکەین کە چ تەرجمەیەک باشە، چکە پێوەمە بێتە ئێستا یەکگرتنێک لەم بابەتە وجودی نێمە جوبێزیمان بەکارێناوە. هەنێک لە برادران یا لە هاوڕێیان کۆمنتیان نووسیەوە کاڵێن ئەو وشەیە دەقیقەن ئەوە ناگرێتەوە. فەرموو.
لەسەر چەمک یاوشەی ئەنتیسێمیتیزم ئەنتیسێمیت وەکو وشە لەلایەن ویلیام مارەوە بەکارهێنراوە. ویلیام مار شانازی بە خۆیەوە کردووە کە ئەنتیسێمیتە. وشەیە لە 1879 لە کتێبێکی ویلیام مارە بە ناوی سەرکەوتنی یەهودیت بەسەر ئەڵمانیا، یعنی وشەی یودنتوم و گێرماننتوم بەکارهێنێ. گێرماننتوم یعنی ئەڵمانی، بەڵام ئەڵمانی وەکو ئەڵمانیا ئێسانە هەموو ئەوانەی کە زمانی ئەڵمانی قساکەن، یعنی نەمساگرێتەوە، سویسراگرێتەوە، شوێنی ترەگرێتەوە، یعنی سەرکەوتنی جوولەکە، سەرکەوتنی جوو، سەرکەوتنی یەهودیت بەسەر ئەڵمانیا. ناوی کتێبەکەیەتی کە کتێبێکی ئەنتیسێمیتیە. لەوێ ئەو شەیە بەکارهێنێ ئەنتیسێمیت و ئەنتیسێمیتن لیگە، دەستگای ئەنتیسێمیتەکان دروستەکە. هەنێک ئاڵەن کتێبەکەی زووتر نووسیوە، چەند ساڵە پێشتر نووسیوە، ئەوە دواتر لە توانین باسی کەین لە درێژەی بەرنامەکە. بەڵام ئەم وشەیە مەسەڵەن تەرجمەی حرفیەکەی وەرگێڕانەکەی ئەوە ئەبێتە دژە سامی، بەڵام خۆی غەڵەتە. ینی چەند جاریش دواتر هەتا لە سەردەمی نازیەکان ئەکەم کتێبە دووبارە چاپەکرێتەوە، بیر لەوە کراوەتەوە کە ئەم وشەیە بگۆڕن، چونکە ئەم وشەیە مانای تەواتی نادا. دژە سامی ئەو نەدروستەکە کە گوایە ئەمە دژ بە هەموو سامیەکانە، یعنی سامی وەکو خێزانێکی زمانی بەکارهێنراوە، مەسەن عەرەبی و ئارامی و مەسەن عیبری و ئەمانە گرێتەوە. گوایە هەر کەس ئەنتیسێمیت بوو دژی هەموو سامیەکانە. ئەو یوسف قەرزاویش ئەو قسەیەکە لە بەرنامەیەکە و زۆرێک لە عەرەبەکانیش کردویانە، هەر ئەو نەبووە، بەڵێن شتی وا ئیمکانی نییە کە ئێمە ناتوانین ئەنتیسێمیت بین، ناتوانین دژە سامی بین لەبەرەوەی خۆمان سامین. بەڵام خودی ئینەکە، خودی وشەکە بۆ دژایەتی جوو دانراوە، بۆ دژایەتی جوولەکە دانراوە لە ئەڵمانیایە. بەڵام وەکو زۆر وشەیتر ئەو کەسە ئەو نووسەرە ویلهێم مار هەڵبژاردنێکی هەڵەی کردووە. لە ئەڵمانیا وشەیتر زۆر بەکارهێنرێ. جارێکی تر پێم بڵێرەوە پێما بە من گوێم لێ نەبوو، یاخود باس نەکرد بزات، ینی نەمبیست ساڵی چەند بوو ئەم کتێبە دەرکراوە بزات؟ هەنێکەڵەن 1873 کتێبەکەی نووسیوە، بەڵام 1879 ئیتر بڵاوبووەتەوە. ئەوەتوان لە باسی دواتر لە باسی ئەوەی باسی جوولەکە و سەرمایەداریە باسی کەین، چون پەیوەندی بۆ باسەشەوە هەیە. بەڵام ئەم لە ئەڵمانیا وشەیتر بەکارهێنرێ یودن فاینشافت، ینی ڕقەبەرایەتی دوژمنایەتیکردن بەرامبەر بە جوولەکە، یا یودن هاس ڕقبوون ڕق لە جوولەکە، شتیتر زۆر بەکارە، ینی بڵام ئەوانە زیاتر بەکارهێنرێ. بەڵام ئەنتیسێمیتیزمیش چووەتە ناو ینی فەرهەنگەوە و بەکارهێنرێت. لە کوردیا من نازام چی وشەیەک زۆر باشە، ئەگەر چونکە ئەنتیسێمیتیزمەکە شەر بە هەڵە هاتووە، وشەی تری شەر بۆ دایبنێ هەر باڵە گرنگەوەین شتێک بێ ئێمە ناوەڕۆکەکەی بناسیین. مەسەن دای جووبێزی بەکارهێنرێ، دژە جوو بەکارهێنرێ، دژە جوولەکەی بەکارهێنرێ. خۆی شتێک کە دژی تا بێ و دژ بە جوو بێ زیاتر ڕاسترە، ینی تاوەکو دژە سامی هیچ هینێک ناکە. ئەوە لەسەر چەمکەکە وەکو پێشەکی زۆر باش، زۆر چاکە. بچینە سەر بابەتێکی تر لەم مەوزوعەیە کە پەیوەندی جوو سەرمایەداریە لە دیدی ئەنتیسەماتیزمەوە، کە تۆ بەشێک ئاماژەی زۆر دروستت بەم باسەداوە کە لە مێژووە بە جۆرێک سەرمایەداری
لەگەڵ جوو یاخود دیانەتی جوولەکە یاخود بوونی جوولەکە ئەوانە تێکەڵ بووە. ئەم بابەتە من خۆمەوەنی کە بینیومە و لێورد بوومەتەوە بەشیشی پەیوەستە بە ڕۆڵی جووەکانەوە لە سەر مەسەلەی بانق و دام و دەستگا مالیەکانی ئەوروپای سەدەکانی ناوەڕاست بووە، چونکە وەک ئەوەی کە ئەزانین چۆن لە دیانەتی ئیسلامە ڕیبا حرامە، هەروە لە دیانەتی مەسیحیشە ڕیبا یاخود سووەرگرتن لەسەر پارە و ئەمانە حرامە. لەبەرەوە بەشێک جووەکان وەتەبعاً هیچ اقتصادێکی هیچ ئابوووریەکیش لە دنیاە ناتوانێت بەبێ ئەم مەسەلەی سووەرگرتن و پارە بە قەرزدان و پارە بە سوودان و ئەوانە بچێتە پێشەوە. هیچ ئابوووریەکی تا تیجاری و زۆریش دواکەوتوو ناتوانێت بەبێ ئەمە ئیدامە بەخۆی بدا. لەبەرەوەیە ئەمە پێویستیەک بووە کە بەشێک لە کۆمەڵگا کاریان ببێ بەمە، و ئەو بەشەی لە کۆمەلگا کە کاریانە بێ بەمە دیانەتیان ناتوانێت دیانەتی ئەو کۆمەلگایە بێ کە تیا ئەژین. هەر بۆیە بە بەشێک بوونی جوولەکە ئەگەر چی هەمیشە و دایم جێگەی بڵێن جەدەل و ئەوانە بۆ جێگەی تووڕەیی و بێزاری خەڵک بووە، بەڵام لە هەمان کاتا پێداویستیەکی کۆمەڵایەتیش بووە کە ژمارەیەک خەڵک یا بەشێک لە خەڵک هەبن کاری پارە و ئەوانە بکەن. بەڵام ئەمە ئیتر جۆرێک سەرمایەداری و مەسلەی پارە و مەسلەی سووەرگرتن، مەسلەوەی کە پارەیەک ئەم پارێ گەورابێتەوە و زۆرترە بێ لە بندەسی کەسێکا کە خاوەنددارێتی ئەم پارەیەکە، ئەمە بە جۆرێک دیانەتی جووی تێکەڵ بە پرۆسەی سەرمایەداری کردووە، بە جۆرێکیش فرسەتێکی وای داوە کە تێڕوانینێکی نادروست لەم بارەیەوە هەبێ لەبارەی ئەم پەیوەندیەوە. پێم خۆشە لەسەرەوە بتوین فەرمووی. خۆی لەسەر ئەو مەسەلەی سەرمایەداری و جوولەکە بەشێکی زۆری ئەو شتانە کە ئەوترێ پێش داوەریە، ینی مەسەن ستێرۆتایپە هیچ پەیوەندیەکی بە واقعی ژیانی جوولەکەەوە نییە. ئێمە لە سەدەکانی ناوەڕاستە لە ئەوروپایە چەندین جۆر ژیانی جوولەکەمانەیە، ینی تەنیا یەک جۆرمانە، چەندین جۆرمان. مەسەلەن بەحسەیە کە لە سادەی جوولەکەی ئەوروپا لە سەدەکانی 15 و 16 دۆخی ئابووریان زۆر خراپە بێ، لە سادەیان وەکو ئەبن بە چۆن بڵێن وەکو سوالکەرە بە شاران ئاسۆڕێنەوە سواڵەکەن. ینی ئەم ستیرۆتایپەی ئەوەی کە جوولەکە هەمووی دەوڵەمەنە، جوولەکە هەمووی خەریکی بازرگانی بووەوە، هیچ پەیوەندیت بە واقعی ژیانی جوولەکەەوە نییە بە گشتی ئەگەر ئێمە هەمویان باسکەین. مەسەن لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە هەندێک شوێن بەناوبانگ بوون بۆ هەژاری، وەکو یەمەن، وەکو کوردستان، وەکو جەزایر. لە ئەوروپاشە چەند لە زۆر وڵاتی ئەوروپی دەرەکرێن، مەسەن لە ئینگلتەرا دەرەکرێن، لە سەدەی 12 سەدەی 13 لە فەڕەنسا دەرەکرێن، لە سەدەی کۆتایی کە 16 بڵم سەدەی گرتنەوەی ئیسپانیایە دووبارە ئەوەی کە موسڵمانەکان دەرەکەن لە ئەندەلوسەوە ڕیکۆنکستا، لەوێ ئەوانیش دووبارە جوولەکەکانیش دەرەکرێن، بەشێکی زۆریان ئاوارە بن ناچارن ئاینی خۆیان بگۆڕن بە مەسیحی، بەڵام هێشتا لەو وەختەشە هێشتا هەر لیان دڵنیانین بۆ یەکەم جار لە مێژووە لە پرسی ئاینیە ئینی ڕەگەزی بەکارهێنرێ، بڵێم کاتیگۆری ڕەگەزی داوایان لێکەن، بڵێم ئەوە سەجەرەی پێڵم بە کوردی هی بنەماڵەکەیان بێنن، بزانن باوکیان جوولەکە بۆ، دایکیان جوولەکە بۆ، باپیران بۆ، یانیان هەر ئاین گۆڕینەکەش بەتەنیا کێشەکەی بۆ چارەسەر نەکردوون. ئەم جوولەکانە کە ئاوارە بن بەشێکی زۆریان ڕوو لە ئەوروپای ڕۆژهەڵاتەکەن، کە ڕوو لە ئەوروپای ڕۆژهەڵاتەکەن لە پۆڵەندا نیشتەجێ بن، لەوێ
چەند سەدەیەک لەوێکە ئەژین بەشێکی زۆریان لەگەڵ سەرهەڵدانی سەرمایەداریە لەگەڵ سەر ئەمە خەڵک بە پێچوانەوە لێ بەڵام لەگەڵ سەرهەڵدانی سەرمایەداریە بەشێکی زۆریان ژیانیان دۆخی ژیانیان خراپە بێ و ئەو چالاکیانەی کە پێی ناسراون لە مێژووە وەکو چالاکی بازرگانی و جەڵەبوو لە بینی شار و لادەیە هاتوو چۆکردنەوەوانە ئەمووی لە دەسەدەن یعنی وەختیابران زۆر خراپە بێەوە لە چەند شارێ لە شارۆچکە ژین بە شتێتل بەناوبانگە و شارانەی کە جوولەکەی تیاژیاوە ینی گێتۆ بۆ شارە گەورەکانە بۆ منە لە ڕۆما لە ڤێن لە فرانکفۆرتا گیتۆ هەبوو بەڵام شتێتل شارۆچکەیەکە کە هەر جوو خۆیانی تیاژین هەرخۆیان تیاژین لە زۆر هەژار بوون یعنی جووی ڕۆژهەڵاتی ئەوروپا زۆر هەژار بوون زۆربەی زۆریشان دوایە کە دزوتنەوە سۆسیالیستەکان لە ئەوروپای ڕۆژهەڵات سەرهەڵەدا ئەم جوانامیانە بن بە پرۆلیتاریا بن بە لەبەرەوە جارەوە ئەوەی کەوا تێڕوانینە کە سەبارەت بە جوولەکە بەو شێوە هاتووە لە جوولەکەی دەرباریان پێوترێ هەنێک جوولەکەی دەربار یا هۆف یودە لە ئەوروپا هەبوون ئەمانە کەمینەیە بوون لە جوولەکەکان کە بۆ سیاسەتی دارایی دەرەبەگ یا بڵێم شازادە و ئەمیر و ئەمانە پێویست بوون یا بۆ پاشاکان کە پێویست بوون لە بەرامبەر ئەم جوولەکەی لە بەرامبەر ئەو وەزیفەی کە جێبەجێیان کردووە بۆ دەوڵەت پارێزبەندێکیان وەرگرتووە یعنی وەکو مڵکی شا سیرکراوە وەکو مڵکی شا سیرکراون خەڵک بۆی نەک بووە یا وەکو مڵکی دەرەبەگەگە یا وەکو مڵکی ئەمیرەکە سیرکراون خەڵک بۆی نەبووە هیچ هینێکیان بەرامبەر بکە بەڵام هەر لەگەڵەوەی کە ئەم وەزیفەیە لە دەسەدەن یا مەسەڵەن هەر ناتوان بگەن بە وەزیفە ینی زۆرێک لە جوولەکەیان نەیانتوانێت بگەنە وەزیفە وەکو تاوانبار سیرکراون وەکو کەسانێکی نزم و ئەوە لەگەڵ بەڵام ئەمانە هەموو وەکو مێژووە سەبارەت بە سەرمایەداری ئەنتیسێمیتەکان کە ڕەخنەگرن لە سەرمایەداری هەر ئەو قسەیە مەزن وەکو زیاتر ڕەخنەکان ڕووی لە سەرمایە بانکیە ڕووی لە سەرمایە بانکیە و مەسەلەکە هەمووی پەیوەستەکەن بە پارەوە و جوولەکەش لەوێ وەکو کەسێکی مشەخۆر دەرەکەوێ مەسەن سەرمایەداری جوولەکە هەیە سەرمایەدارێکی مشەخۆرە مشەخۆر چەمکێکە مەزن لە زیندەوەرزانیە ئێمەمانە مشەخۆر لەسەر خانەخوێەکەیەژی خانەخوێەکەی زەحمەتێک کێشێ هەوڵەدا عەزیەتی زۆرە بێ مشەخۆر پاراسایت هیچ ناکە لەسەر ئەم خانەخوێژی و تێڕوانینێکی وان بۆ ئابووری هەیە تێڕوانینێکی وان بۆ ئابووری هەیە کە بۆ نمونە پیشەسازی شتێکی باشە پیشەسازی شتێکی باشە تیجارەت باشە بازرگانی باشە کاڵا هەمووی باشە هەمووی ئەمانە شتی باشن ئەمانە بەرهەمهێنانە خەلاقێتی ئینسانە جوولەکە یا وەکو مشەخۆرێک ئەم بەرهەمانە هەمووی ئەخوا سەرمایەداری ئەکەن بە دوو باشەوە سەرمایە چاک لەگەڵ سەرمایە ئەم دیدە ئاڕێ مرۆ زۆر کۆنا تۆگە بیرت بێ حتمما نازام لە سەردەمێکا تۆ زۆر گەنجی بەزە سەردەمەی کە ئێمە زمانی ئینگلیزیمانە خوێن بازرگانی ڤینیسیا ڕەنگە ئێستا لە مەنهەج و شتا لابرابێ یەکێک لە مەنهەجی ئینگلیزی ئێمە تاجر بندوقیە بازرگانی ڤینیسیا هۆش خوێندوتانە بەرحاڵەمە لە مەنهەجی ئینگلیزیا بوو لێرەیە لەو ڕۆمانەیە شکسپیر شایلۆکی کردووە بە نمونەی چاوچنۆچی و دڵڕەقی و ئەوەی کە مەرجی وەرگرتووە لە کابرایەکی تاجر ئەگەر پارەکەی بۆ نەگەڕێتەوە ئەوانە بێت کیلۆیە گۆشتی خۆی باتێ سەرنجامیان هەموو ڕیوایەکە لەسەر بێن بەبستمەوەی کە
ئەمە زۆر ڕەگوڕیشەیە شکسپیر سەدەی 16 وازانم ئەمە بەڵام ئەو تێڕوانینە ئەو پێشداوەریە وەزیفەکەی لە ڕەخنەی ڕاستڕەوەکان یا ڕەخنەی وردە بوەرجوازی لە سەرمایەداریە وەزیفەیەک ناوەکەی ئەگۆڕێ مەسەن کەسەکە هەر دڵڕەق نییە وەکو جارانە بازرگانێکی دڵڕەق نییە بەڵکو سەرمایەدارێکی مشەخۆرە ینی ئەمە ئەم وەزیفەیەکی کۆمەڵایەتی هەیە ینی پێشداوەریەکان هەمیشە وەکو یەک نییە مەسەن پێشداوەریە لە سەردەمێکا وەزیفەیەکی کۆمەڵایەتیە لە سەردەمێکی ترا وەزیفەیەکی جیای هەیە ئێمە کەسێکوانێ بە ناوی پرۆدۆن ئەنارشیست بوو پرۆدۆن ئەنتیسێمیتیکی بەناوبانگە و سۆسیالیستێکی وردە بۆرجوا بوو و کارل مارکس لە بەشێکی زۆری ڕەخنەکانی باسەکانی لەسەر پارە لەسەر سەرمایەداری دژی بۆچوونی پرۆدۆنە بۆ ئەمان ئێمە ئەوەی کە مارکسی ئەزانێ کە لای مارکس یا هەر کەسێک کە خۆی لە مارکسی شتێ نییە بە ناوی سەرمایەداری چاک و هی خراپ شتێ نییە بە ناوی سەرمایەداری بەرهەمهێنەر و سەرمایەداری مشەخۆر ئەم شتە نییە لە ئەدەبیاتی مارکسیە ئێمە مەدەم قەرزاری مارکسین لە مێژووە لەبەرەوەی مەزن سەرمایەداری وەکو گشتێک بۆ ڕوونکردوونەتەوە وەکو تۆتالیتیەک وەکو کە هامەلایەنە سێ بواری هەیە بە گشتی مەسەن بواری بەرهەمهێنانی هەیە و بواری سوڕی هەیە ئەوەی سەرمای بازرگانی و سەرمای بانکیش و بواری دابشکردنەوەی هەیە ئەم شتانە بەبێ یەک ناکرێن یعنی تۆ ناتوانانی سەرمایەی بانقی جا بکەیتەوە لە سەرمای پیشەسازی یا لە ئاڵوگۆڕی کاڵاکان هەمووی پێکەوە بەستراوە سەرمایەداری سەرمایە وەکو دەیڤید هارڤێڵێ بەهایە لە سوورە ئەمە داهێنانی مارکسە ئەمە زۆر گرنگە بۆ جیاکردنەوەی تێڕوانینی مارکسیانە لە تێڕوانینی سەرمایەداریانە یا ڕەخنەی ئەوە دژە سەرمایەداری بە کە ڕەخنێکی لەلایەن ڕاستڕەوەکانەوە زڕە ڕەخنەیەکی ڕادیکاڵ و ڕاستەقینە نییە ئەوە لە تێڕوانینی مارکسیە ئاوزبۆیتون ئەوەی کە بەرداری ئەکسپلۆیتیشن نادەم بە کوردی بە بەهرەبەرداری پێڵێنە چەسانەوە ناوە بەرهێنانی پێڵێنەوە بەرهێنا نا بەرداری ینی پێمان بێت چەسانەوە وشەی چەسانەوە بەکاردێنەوەی بەکارهێنن بەڵام چەسانە وشەیەکی دقیق نییە بۆ ئەوە دقیق نییە ڕاستەکەی ئەم چەسانەوەکە بەکاربهێن بۆ ئەکسپلۆیتیشن لەکوێ ڕوەدا لە زیێدە بەها لەکوێ بەرهەمیە لە کارگایە بەرهەمیێت ئەو شوێنەیە کە ئێمە پێڵێن سەرمایەی بەرهەمهێن سەرمایەی پیشەسازی لە کارگەیە کە کرێکار کارەکە لەوێ ئەسڵی چەسانەکە ئەو زیێدە بەها دوایە کە گۆڕێ بۆ کاڵا و سوورەخوا و دوایە مەسەلەن ئێمە سەرمایە بانقی یا کرێدیت قەرزی بانقی ئەو شتانە کە ئەدرێ بۆ ئەوەیە کە سوورەکە سەریع بکە وەزیفەیەکی تری نییە مەسەلەن تۆ ناتوانانی بێیت ئەم بەشە جیا بکەیتەوە بڵێ ئەم بەشە مشەخۆرە لەسەر ئەوانی ترەژی جا لەم سەرمایە بانقیە مەسەلەن ئەمەی تێڕوانینە دروسە بێ کە پێی وایە پارە دروسەکات پارە بۆ خۆی پارە ئەم تێڕوانینێکی زۆر بەربڵاوە پارە دروستەکە لە تێڕوان مارکسیە شتیوان نییە ئەو پارەیەک کە ئەو قەرزە کە ئەیدرێ وەکو وەعدێکە بۆ بەرهەمێنانێک کە لە داهاتووە بۆ بەرهەمێنانێکە لە داهاتووە جا ئەمە بەگشتی وەکو من ڕەخنەیە کە مارکسی لە سەرمایەداریەگرێ
لای ئەوان ئەم شتە نییە، لای ئەوان ئەوە لایەنی سەرمایەداریە بڵێم ڕخنەی ڕاستڕەوەکان لە سەرمایەداریە ئەوەیە کە پارە دروستەکە. جا کێ لە پشتی ئەمەوەیە؟ لە مارکسیە ڕکە ڕخنەگرێ ئەڵێ چی پرۆسەیەک لە پشت ئەمەوەیە، چی پرۆسەیەک لە پشت کرێدیتەوەی بۆ نمونە، بۆچی وا دەرەکەوێ پارە چونکە وا دەرەکەوێ، بەڵام هەموو شتێکە وا دەرەکەوێ معنای وانە کە وابێ یا پرۆسەیەک لە پشتیەوە هەیە لە تێڕوانی مارکسیە. لە تێڕوانی ئەنتیسێمیتیە پارە دروستەکە کێ لە پشت پارەوەیە؟ دایمە بە دوای زەلامێک ئاگەڕن، بە دوای کەسێک ئاگەڕن یا بە دوای گروپێک ئاگەڕن. جا کێش ئەبێ هین بێت جوولەکە. جا پێشتر باسی ئەو ویلهێلمارم کردوتم 1879 ئەوەی کاڵەن ئەو چەمکەی داینەوە لە 1873 هاڕەی بۆرسە ڕووەدا لە ڤیەنایە. پێش ئەوەش جەنگی فەڕەنسا ئەڵمانیا بێ، فەڕەنسا شەڕەکە دۆڕێن ئەوەی کە مەسەلەن کۆمونۆی پاریس چەند مانگەکە بێتەوەوانە فەڕەنسا شەڕەکە دۆڕێنێ، مەجبورە پارەیەکی زۆر بات بە ئەڵمانیا وەکو قەرەبوو، بەشێکی زۆری ئەم پارە مەسەلەن چێتە بۆرسەوە و کەسانێکی زۆر لە ئەڵمانیایە بەو خەیاڵەوە ژین لە پڕێ بن بە کوڕێ و دانیشن پارە ئەهێنێ ئەوانە بۆم خۆش خەیاڵێەوە ئەژین. ئیتر وەکو هەموو هینێکی ئەوە ئەم هەرای بۆرسە شتانە و بڵقەکە ئەتەقێت لە 1970 ماوەیەکی زۆر قەیرانێکی ئابووری بە دوای خۆیانە دەپێشن. بەشێکی زۆری ئەنتیسێمیتەکان کە دەست ئەکەن بە چالاکی سیاسی، خۆوە تەنیا هۆکار نییە چونکە لەو سەردەمایە حیزبی سیاسی و ئەوانە حیزبی جەماوەریش زۆرە بێوانە کە دەست ئەکەن بە چالاکی سیاسی لەو پرۆسەیەوە ئەبن بە ئەنتیسێمیت، لەو پرۆسەیەنتی یعنی خۆیان ئەیانویست پارەیەکی چاکیان دەستکەوێینیان دەکە پرۆسەکە شکستی هێنا کێ تاوانبارە، کێ لە پشتی ئەمەوەیە، بۆچی ئەم پرۆسێ شکستی هێنا، بۆ ئێمە دەوڵەمە هاتن وتیان ئەمە جوولەکە بۆرسەی داگیر کردووە، جوولەکە وەکوم شەخۆر لەسەر ئیندستری ئەوە بڵێم پیشەساسی ئەڵمانیا ئەژی، یعنی هەم حکومەتیش هەم دەوڵەتیش هەم کۆمەلگا خۆی پێویستی بەوە بوو کە ڕەخنەیەک لە واقعەتی سەرمایەداری نەگیرێ، بەڵکو قۆچی قوربانی بدۆزرێتەوە، قوربانی بدۆزرێتەوە کە من وشەی ئەوە دێگونە چارەشی بۆ بەکارهێنم کەسێک کە هەموو ئەینەکان جایتر لە دوای ئەوە لە ئەڵمانیا هینێک دروسە بێ، یعنی کولتورێک دروسە بێ، کولتوری ئەڵمانی زەحمەتکێشی ڕەنجدەر کە بە زەحمەتی خۆیەژی هەوڵەدا کرێکاریەکە زەحمەتە کێشی، هەتا سەرمایەدارەکەشی سەرمایەدارێکی زەحمەتکێشە بۆ چونکە خەریکی پیشەسازیە، خەریکی بەرهەمێنانە یا خەریکی بازرگانیە، بەڵام لە بەرامبەرە وێنەیەکی نێگەتیڤ دروست دەکەن لە سەرمایەداری خراپ کە سەرمایەدارێکی جوولەکەیە، خەریکی بانقە، خەریکی ئەو پرۆسەیە پارە دروستەکە و بۆ خۆی خەریکی کەڵەکەکردنی پارەیە و بێ ئەوە هیچ زەحمەتێ بکێشێت لەسەر زەحمەتەکانی ئەوانەژی، یعنی هاتن مەسەن پرۆسەیەک واقعێکی کۆمەڵایەتی قەیرانێکی پرۆسەی قەیرانێکی شێوازێکی بەرهەمێنانیان کرد بە مەسەلەیەکی شەخصی بەرجەستەیان کرد لە مرۆڤێکە یا لە کۆمەڵە خەڵکێکە، لە ئینسانێکی شێوە دێوە کە بە چۆن ئازیێدان و زەردانی بە کۆمەلگایە و دیانەکارە و دوورە لە کۆمەلگا و دوورە لە خەڵک و دووری ڕەقە و یا هەردڵی نییە و لەم بابەتانە نەزانین چۆن ناوڕێ میلۆیەکێک لە شتەکانی لەسەر ئەو هەتاوە ویلهێلمار ئەوەی کە ئەو چەمکەی داهێناوە ئەویش بەزن دوای ئەو ینی هەنێکەڵەن لەو ساڵەیە کتێبەکەی نووسیوە، ینی لە ساڵی ئەو هاڕەی بۆرسەیە دوای بێجگە لەو کەسانێکی ترەنێگەنێکی لەوانە ناوی ئۆتۆگلاگاوە. ئۆتۆگلاگاو
ڕۆژنامە نووسێ بوو خۆی بەشدار بوو لە بۆرسەکە خۆی خەریکی ئەو بەزمە بوو کە شکستی هێنا ئەبێ بە ئەنتیسێمیتێکی زۆر بەناوبانگ و چالاکیە کات لە تەواوی ئەڵمانیاەوە هەر لەو سەردەمەشە گوتاری ئەنتیسیمیتی ئەگۆڕێ بە گوتارێکی ڕەگەسپەرستانە یعنی ئەو ئۆتۆگلۆکاواڵە چی ئەڵێ تۆزێک ئاو هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ یعنی چی تۆزێ ئاو لە هیچ لە مەسەلەکە عن تەعمید و ئەمانە دەور نابینێ ئەتاما گەر دینەکەشیان بگۆڕن هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئەمان جوولەکە بە لە جوولەکەی لە دایک بوو هەر بە جوولەکەی شەم دێ نەوەکانیشی هەروەکو ئەوە بن ینی ئەمە لە خوێنیانە لە نەمسایە هاواریان نەکرد مەسەلەن دروشمیانەوتەوە ئانوت die Religion ist eine Lei im Blut liegt Schweinerei alle ئاین هیچ دەورێ نابینێ لە مەسەلەکە ئاین ئەوە هیچ ئەهەمیەتێکی نییە ئەمە لە خوێنیانایە ئەم دەردە پیسە ینی ئاوا ینی هەتا وەزیفەکەیە گۆڕێ بە وەزیفەیەکی ڕەگەسپەرستانە بۆ ڕەخستنەوەی کۆمەلگا و دووبارە وێناکردنەوەی کۆمەلگایەکی باش لە بەرامبەر دوژمنێکی خراپە و ئەمە لە سەردەمی ناسیەکانەوە لە قەیرانی تریشە دووبارە بێتەوە مەسەن نووسەر هەیە کتێبی هەیە لەسەرە و بابەتە هان نووسری کەڵمانی بە ناوی قەیران و ئەنتیسێمیتیزم کە دایمە هەمیشە لە قەیرانەکانە لە قەیرانە ئابوووریەکانە و ئەنتیسێمیتیزم وەک جۆرێک لە وەک جۆرێ لە ڕێخستنەوەی کۆمەلگا ئیسپادەی هەیە بۆ کۆمەلگای سەرمایەداری ئەو مەبەست لەوێ لە ئەڵمانیایە بۆی دووبارە خۆی ڕێبخاتەوە و دوژمنێک دروستکە ینی شەڕێکی چینایەتی بکە بە شەڕێکی ڕەگەزی دقیقاً من ویستمەوە ئینە باسکەم ینی لە مێژووی ئەوروپایە لە ساڵەکانی ڕابردووە تا بەر لەوەی کە ماسەلێک بڵێ پێشکەوتی سەرمایەداری ئاوا بێت و پەرسەندنی سەنعەت و بڵین تا زراعەت کوشت و کاڵ بە جۆرێکی پیشەسازی کراوە ئەوانە بچێتە پێشەوە لە ساڵەکانی ڕابردووە شتێکە لە مێژووی ئەوروپا زۆر دیار و ئاشکراویژەوەی کە کەسانێک کە جوو بوون و لە بواری پست و کاری بانقوانەیە کاریان کردووە هەمیشە و دایم پاشەکان بۆ وەرگرتنی بۆ سەروەت و سامان زیادکردنی خۆیان پاشا و ئەمیرۆ دەسەڵاتدارەکان باجێکی زۆریان داناوەتە سەر ئەم جوانە کە ئەمیش ئەم باجەش دیارە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی نەقڵە بێ بۆوانەی کەوا پارە بە سووەرەگرن و کاری پێکەن سەرنجام بەسەرەکە ئەوە دەرکەوتووە کە ئەوەی کە لەم بینەیە خەریکە چاوچنووشیە کات و خۆی دەوڵەمەنەکات و ئەوانە جووەکانن کە ممکنە سوودیشان لێبینیەوە حتمما ئەوە نییە بەشێک لەو جوانەکە لەم بوارەیە کاریان کردو بەڵام عمومەن مەسەلەکەەوەی کە دەسەڵاتدارانە کاریان کرد شتێکی تریش ئێستا هەیە ئەوڕێ میرۆ تو ێستا باسەکەی ئەڵێ لە قەرنی ئەوەیە وا بووە لایەزالیش نەک ڕاستڕەوەکان نەگەوانەی کە گوایە وەکو ڕاستڕە و ڕخنە لە سەرمایەداریەگرن بەشێکی زۆری ئەوانەی کە خۆشیان بە چەپە زانوانە زۆر ئاسان دێن بە من و تۆڵێن ئەمە کە لە دنیا ڕۆیە هەمووی خێزانی ڕۆچێڵدا من ئێستاش نەبزانین ئەم خێزانی ڕۆژێڵدە چۆن ئاوا هەوات سەد و ئەوە نەساڵە هەر بەردەوام ئاوا دەسەڵاتدار و هەرچی سەرمایە دنیا هەیە لە بن دەستیانە ئەچی بە شوێنیان ئەگەڕێی توەمانە بابزانام ئەمە کێیە لەکوێ بچینێکی چام دۆزینەوە لەکوێ باسکراوە جاگەر کە زۆریش بە دوایە بگەڕێت تۆڵی با من گەڕام هیچم نەدۆزیەوە ئاجا بەتەمای بیدۆزیتەوە ینی مەسەلەکە وا لێ کراوە کە ئەم خێزانی ڕۆژشەڵدە تەواوی سەرمایەداری دنیا بەدەستی ئەوانەیە هەرچی شەڕ و شۆڕی دنیا هەیە هەرچی ئەم گرانبوونی بازار هەیە هەرچی ئەم دۆخەنا لەبار و هەژاریە هەیە ئەوانە هەموو لە بن دەستی ئەوانەوە لە بن سەری ئەوانەیە سەرمایەدارەکان ئیتر گوناحن هیچیان نەکردو بۆ خۆیان خەریکی تیجارەت و کار و کەسابەتی خۆیان نەمانن کە باقیان بەدەستەوەیە ئەم شتە دێنە پێشەوە جا ئەمە تەمعان بەش جۆرێکیش بڵین تەشخیصکردنەوەی سەرمایەداریە یعنی دەڕەخنەی مارکسە بۆژوازی پێکهاتەیەکە دروستبوویەکە کە پرۆسەی دروستبوونەوە دووبارە بەرهەم هاتنەوەی چینی وەژوازی پەیوەندی بە سەرمایەداریەوە هەیە
بەڵام لە دیدێکی لەم بابەتەیە سەرمایهداری زۆرتر پیلانێکە لەلایەن کۆمەڵێک سەرمایهدارەوە بۆ دەست خەڕۆکردنی خەڵکو بۆ فێڵکردن لە خەڵکوانە ئەنی وەکو سیستمێک نایگیرن ئەمەش یەکێکە لەو مەسایلانە بچینە سەر باسی تیوریەکانی موامەرە ئەم مەسەلەیە نزیکی خستینەوە لە تیوریەکانی موامەرە ئەوەی کە دنیا تەفسیرکەی بەوەی کەوا ئامەجموعەیە گروپێک هەنووانە دەسەڵاتیان هەیە ئەوان هەرچێکیان بیێتوانن بیکەن و هەر شتێکە ئەکرێت و ئەنجامە دێتوانە بە جۆرە پیلانێکە لە ژێرەوە وازانم ئەم تیوری موامەرێت تازە نییە لە مێژووی ڕابردووشە زۆر ئینکراوە مەسەلەن یەکێک لەو شتانە کە لە مێژووی ئەنتیساماتیزما زۆر هینی هەیە پرۆتۆکۆلی پیرانی یەهود یا پیرانی زایۆن پرۆتۆکۆلی پیرانی زایۆن کە پێم وایە بە دەستکرد و دەستخەتی قەیسەریەکان بوون یاخود بڵێن فاشیست و نازیستەکانە نازیست لە پێشەوەی لە ئەڵمانیا بێ وایە وێژنە زۆر خەتەرەکەی لە رووسیا بۆ وەڵام فریان نەکەوت بەهۆی شۆشی بەرشەفیەوە کە بێتە دەرەوە لەلایەن ئەمانەوە ئەمە دروست کراوە پینۆپەڕۆ کراوە ئەوانە و دواتر کە نەقڵ بۆ وەلای خۆشمانوان وەکو حقیقەتێکی سابت باسێکردوانە مسەسەری عەرەبی هەیە لەسەری لەسەر پرۆتۆکۆلی حکومە صهیۆن یا پرۆتۆکۆلی بڵێن زاناکانی زایۆن یا بڵێن ڕیشتیەکانی زایۆن شتێکی لەم بابەتە توانین تەرجمە پیرانی زایۆن خۆشە لەسەر ئەنتیساماتیزم و تیورەکانی موامەرە قسە بکەین کەمڕۆ تیورەکانی موامەرە لە دنیا زۆر بڵاوە یەکشیش بڵێم لێرەیە تیورەکانی موامەرە بەشێکی هی نەزانیە ئەوەی کە تۆ زانیاری نیە و زانست نیێوانە بەشێکیشی هی بێ ئەنەرژی و تااقەت نەبوونی بیرکردنەوەی قوڵ و ئەوانەیە کە خێرا پەنابیتە بەوەی چێ دوژمنە ئەوە فڵان کەسەوە ئەوە بڵێن تاوانەکەی بەرامبەر کردوین تو بیدێتە پاڵ گروپێک یا کۆمەڵێک و بەشێکی تریشی نەتیجەی جۆرێک ترسە یاخود ڕاڕاییە لەوەی کە لە بەرامبەر سیستەمەکەی بوەستیتەوە لە بری ئەوەی کە هەموو سیستەمەکە بخیتە ژێر پرسیارەوە بیکە بە تاوانی گروپێکی دیاریکرا و خۆت لەمە ڕزگار بکەیتەوەوانە هەموو ئەم مەسایلانەی کە ڕوا لە دنیا بە تیوری موامەرە بیبەستینەوە پەیوەندی ئەنتیساماتیزم و تیوری موامەرە چییەوە جوو لە دیدی ئەنتیساماتیزم و لە شوێی پیلانەکانی دنیای وەستاون دەست خۆشا ڕێگان ئەو هەنێشتی زۆر گرنگ باس کرد ئەوانە وەکو لە ژیانی ڕۆژانەیە کە مەسەن لە بوونی ئێنەرژی یان نەزانی ئەو شتانە دەوری هەبووە کە ئەوەی خەڵک تیۆریای پلانگێڕی وەربگرێت بەڵام بەشێکی زۆریشی پەیوەندی بە هاوتێڕوانینە هەڵەیە کە لە سەرمایهداری هەیە کە باسمان کرد پێویستیەکی کۆمەلگایە پێویستیەکی کۆمەلگای سەرمایهداریە کە خەڵک لە سەرمایهداری تێنەگە یعنی واقعەتێکە کە ئێمە نەچینە ڕاگۆڕیشەی سەرمایهداریەوە نەچینە ڕاگۆڕیشەی کۆمەلگاکەەوە ڕەخنەی بکەین بەڵکو ئەوەی کە مەسەلەن هەمیشە قۆچی قوربانیە بدۆزینەوە کەسێ بدۆزینەوە لایەنە بدۆزینەوە کە بەرپرسە لە هەموو ئەم شتانە ئەوەی باسی ئەو بنەماڵەی ڕۆسچیلدوانە ئەو بنەماڵەی ڕۆسچیلد ئەوە جوولەکەی دەربارن کە باسمان کرد پێشتر ئەوە عنی لە فرانکفورت ژیاون و بەهۆی ئەو سیاسەتی دارایی دەرەبەگو ئەمیرۆوانەوە ئەو کاریان کردووە ئیشی داراییان کردووە بەرپرسی کاروباری دارایی بوون بەرپرسی کاروباری ینی دەربار بوون بەڵام دواتر ئەبن بە خاوەن بانک لە بواری بانقا ئیشەکەن مەسەلانە ئیتر ئەم لە سۆسیالیزمی وردە بۆرجوازیە لە سۆسیالیزمی وردە بۆرجوازیە هەر زوو ئەم بنەماڵەی ڕۆسچیلدە وەکو هین سیرکراون وەکو شەوەی کە باسمان کرد کە دەستیان گرتووە بەسەر پارەیە و لە ڕێگەی پارەوە تۆ ئەتوانی دەست بگری بەسەر هەموو بوارەکانی کۆمەلگایە عنی ئەم تیۆریە هەرزوو سەر هەڵەدا لە ناو سۆسیالیزمی وردە بۆرژوازیە هەتا لای
ئەنارشیستێکی وەکو پرۆدۆن و وەکو باکۆنین خۆی ئەڵێ جوو هەم هین بۆ بەرهەمێنێ هەم ڕۆسشیلد بۆ بەرهەمێنێ هەم مارکسیش دوو عنی ئەوە بیرەکاتەوە عنی ئەم تێڕوانینە هەرا بوو عنی لە برەوەی کە سەیری کۆمەلگاکەکەن کە کۆمەلگایەکە تەواوی کۆمەلگا سەرمایەداریە یەت مەسەلەن سەرمایەداری ئەکا بە سیفاتی خراپی کۆمەڵێک ئەوە وەکو پێشتر باسمان کرد بەڵام شتێکی تر هەیە پرۆسەیەکی تر هەیە ئەمە پرۆسەی بە پیشە سازی بوون یا بە شاری بوون هەموو پرۆسەیەکی ئیندەستریالیزیشنەوە لەگەڵی خۆشیە پرۆسەی بە شاری بوونە هێنێ گۆڕانکاری ڕوادا لە واقعی کۆمەلگای پێشووترا یعنی لەبەرەوە ئەم تێڕوانینە دروستە بێ جوولەکە وەکو داگیرکەرێ وەکو بێگانەیەک وەکو بەرجەستەکەری ڕۆحی مۆدێرنە ئەمە یەکێکە لە تیۆریەکان یەکێکانەوەی شێوانە کە باسمان کرد هەر تیۆریای پلەنگێڕیەوەی کە عایلەیەک پارەی دنیان هەیە و دواتریش تیۆریاکی تر باسەکەین پەیوەندی بە مارکسیسمەوە تیۆریای تریان مارکسیزم وەکو دروستکراوی جوولەکە بەڵام ئەم بە شەخصیکردنی پرۆسەی مۆدێرنەیە چۆنە مەسەڵ ئێمە شاری گەورە دروستە بێ لە ئیندەستریالیزیشنە بازاڕی گەورە دروستە بێ مەسەلەی گواستنەوە ئۆشتانە هەبووی خێراترە بێ وەکو بەرهەمێنانی میکانیکیمانەیە لەگەڵ ئەمانەشە تۆ لە شۆڕشی فەڕەنسیەوە ئایدیای دیموکراسی و یەکسانی و ئەوانە ئەبێتوە میدیامانەیە ڕۆژنامەمانەیە ئەمانە هەمووی فینۆمێنەکانی شێوازی بەرهەمێنانی سەرمایەدارین لە چاخێکی پێشکەوتوترە ئەمان نایەن لەو پرۆسانە تێبکەن بیان بەرجەستەیەکەن ئەڵێن لە مرۆڤێکا بەرجەستەیەکەن لە کۆمەڵێکا لە دووبارە لەبەرە لەم ئەنتیسێمیتیزمی دژە مۆدێرن سەرهەڵەدا لە ئەڵمانیا و لە زۆر وڵاتی تریشە ئەنتیسێمیتیزمی ڕۆمانتیکی پێوترێ عنی ئەوێ کۆمەلگا بگەڕێنێتەوە بۆ سەدەکانی ناوەڕاست بۆ قۆناغی پێش شۆڕشی فەڕەنسی و بۆ قۆناغی پێش ڕۆشنگەری ئەڵێت ئانی وە کۆمەلگای سەدەکانی ناوەڕاست ئایدیالیزەیەکە ئایکا بە نمونەیەکی باڵا بۆ ژیان کە بۆ لێرە ستیرۆتایپی نوێ دروستەکە مەسەڵەن ستیرۆتایپی ئەوەی ئەڵمانی ڕۆحێتی ئەڵمانیمان هەیە ڕۆحەتی جێرمانی و لەگەڵ ڕۆحەتی جوولەکەی ئەمە دروستە بێ گایست ڕۆحەتی ئەڵبانی چۆنە ڕۆحێتێکی وابەستەیە ڕۆحێتێکی لادێیە ڕۆحێتێکە زەحمەتە کێشێ لە لادێیە و ئینتیمای هەیە ڕۆحێتی جوولەکەی ئەمە ستیرۆتایپە ئەمەی پێشداوەری ئەمەی دروستکردنی وێنایەکی جوانە لە کۆمەلگا لە خۆ بۆ پرۆژەیەکی سیاسی و ناشرینکردنی ئەوانی ترە جوولەکە چییە کۆزمۆپۆلیتە شاریە جوولەکە بێڕەگ و ڕیشەیە هیچ هینێکی نییە هیچ ئینتیمایەکی نییە ئەڵمانی مرۆڤیەکی جێرمانی مرۆڤێکە موتمێنش ئازای بە ئازایەتی خۆیەژی جوولەکە ترسنۆکە جا ترسنۆکەکارەوە نییە مەسلەیەکی شخصی بێ ئازاتی ئەڵمانی ئەوەیە جەنگاوەرە بە ئازاتی خۆی بە ڕۆحێتی و ئازاتی خۆی جەنگێ شەڕەکە و باوەڕی بە ماف و دیموکراسی و ئەم شتانە نییە بەڵام جوولەکە چونکە ترسنۆکە بێ ڕیشەیە کەسی نییە دایمە بە دوای مافی ئەواگەڕە بە مای دەستور و بە هینەبی پارێزی و ئەم شتانە ئەم شانە لە لای نیچەش ڕەنگی داوەتەوە نیچەش کە باسی نەکات ئەخلاقی کۆیلە و ئەخلاقی
ئەخلاقی خۆی لە ئەخلاقێکی جوولەکەیە و ئەخلاقی مرۆڤی باڵا ئەخلاقێکی جێرمانیە ئەجا دوو شەیتر بەکارێن ئەمانە وەکو کۆدی کللتوری لاتۆ بۆیە بە درێژی باسیەکەم وەکو کۆدی کللتوری لاتۆ لە ئەڵمانە مەزن گەماینشافتەیە لەگەڵ گزێلشافت گەماینشافت دوایین بە کۆمەڵ بیکەین بە کوردی گزێلشافت کۆمەڵگایە ئەمە لە ئەدەبیاتی ڕۆمانتیزمی سیاسیە ئەم کۆمەڵ وەکو شتێکی زۆر ئەوە ئایدیال ئەکرێ نمونەیەکی باڵایە کۆمەڵ هاوچارە نووسە کۆمەڵ پێکەوە بەستراوە بەڵام کۆمەلگا چییە؟ کۆمەلگا بە گرێبەستی کۆمەڵایەتی پێکەوە لکێنراوە عنی هیچ هینێکی ڕۆحی نییە پێکەیانەوە بەستێ چارە نووسێکیان نیشتێکی هاوبەشیان نییە بەڵکو گرێبەستی کۆمەڵاتی ئەم ڕخنەیەکە گرێ لە گرێبەستی کۆمەڵاتی ڕخنەیەکە لە لیبرالیزمە گیرە جا بەڵام ئەم جۆرە لە ئەنتیسێمیتیزم هەر زوو پووکایەوە عنی پیانەوترێ ئەنتیسێمیتیزمی ڕۆمانتیک و بەشێکی زۆریان ڕەشبینیەکی کللتوریان هەبوو ڕەشبینێکیان هەبوو کۆمەلگا وێرانە بێ دنیا وێرانە بێ ئەو کۆمەلگای ئەرستۆکراتی و نەزم ئەو نەزمەی کە هەبوو هیرارکی کە هەبوو هەرێکە و پلەی خۆی قبول بوو باسی یەکسانی وشتیوان لە گۆڕێنە بوو ئەوە نەماوە ئێستا ئایدیای دیموکراسی و لیبرالی و یەکسانی و ئەوانە هەمووی بە ئایدیای جوولەکە باس کراوە کە ئەوێ نەزم تێکدا ئەوێ ئاژاوە بنێتەوە ئەو جا هەمووی وەکو پلانگێڕیەک دژی ڕۆحێتی ئەڵمانی دژی گەلە باڵاکان ئەمان لە لای عینەکان دووبارە بێتەوە مەسەل لای نازیەکان ئەم وەکو ئەنتیسێمیتیزم وەکو ئەرشیڤێ وایە کە هەر یەکێ و لە لای خۆی مەسەنهینێکی کردووە مەسەن کاریتیا کردووە تا لە نازیەکان هایتر ئەگاتە بە لووتکەی خۆی بەڵام ئەوەی کە بەگشتی تیۆریای پلانگێڕی تیۆریای پلانگێڕ و پەیوەستکردنی بە جوولەکەوە ئەوەیە مەسەیەکیگیانەوە کە پارەیە دووەمیان کە زۆر گرنگترەوە لە مێژووە زۆر ڕۆڵی گێڕاوە پەیوەستکردنی جوولەکەیە بە شۆڕشەوە و بە سەرهەڵدانی کۆمەڵایەتیەوە هەر لە شۆڕشی فەڕەنسیەوە ئەمە هەبوو مەسەلەن ئێدمۆن بۆرکە هەیە ئێدمۆن بۆرکە باوکی کۆنسەرڤاتیڤەکانی ئەوروپایە هەر لە سەروەختی شۆڕشی فەڕەنسیە دژی شۆڕشی فەڕەنسی نووسویەتی کە ئەمە نەزمی ئەرستۆکراتی تێکەدا نەزمی کۆمەڵایەتی تێکەدا ئایدیای نامۆ هێنێت و مەسەن ئیشی جوولەکەیە مەسەن ئیشی جووە و ئەوان بەس ئەوان ئیسفادە لەم بێ نەزمیەکەن نەزمی کۆمەڵایەتیە بێ وەکو سەردەمی هین بمێنێتەوە وەکو سەردەمی سەدەکانی ناوەڕاست و فێودالیزم و ئانە ئەمە هەر هەبووە بەڵام ئەوەی پرۆتۆکۆلی پیرانی زایۆن ئەوە شتێکی دروستکراوە بەڵام سەرڕایەوەی کە دروستکراوە و هەتا هی دەستگای هەواڵگری ڕوسیای قەیسەریەکە دروستیان بەڵام ئیسفادەی زۆری هەبووە بۆ ئەنتیسێمیتەکان و بۆ ئەوەی هینی خۆیان بڵاو بکەنەوە ئەو تیۆریا پلانگێڕە بڵاو بکەنەوە کە ئەمەی کە ڕووەدا شۆڕش نییە ئەمە ڕووەدا هیچ شینێکی کۆمەڵایەتی نییە پرۆسەیەکی کۆمەڵایەتی نییە هەوڵدانێک نییە بۆ دروستکردنی دنیایەکی نوێ بەڵکو پیلانگێڕی جوولەکەیە و جوولەکە لە پشتیەوەیەتی ئەیانەوێ دنیا وێرانکەن ئەم پرۆتۆکۆلە ڕاستە لە ئینا سەری هەڵداوە لە رووسیا سەر هەڵدەدا بەڵام لە کەیا زۆر بڵاوە بێتەوە زۆر زۆر گرنگە لە سەروەختی شەڕی ناوخۆی سۆڤێتی تازە دروست بووە کە سوپای سوور لە بەرامبەر سوپای سپی ئاوەستێتەوە سوپای سوور سوپای بەلشەڤیکەکانە سوپای سپی سوپای دژە شۆڕشەکان
شۆڕش و ئەوانەی بنەماڵی ڕۆمانۆف و هەرچی دژار شۆڕش و کۆنەپەرستەکە لی کۆ بێتەوە لەو سەردەمایە ئەم نەبڵاوە بێتەوە و دواتر بە هەموو ئەوروپای بڵاوە بێتەوە بە هەموو ئەوروپای بڵاوە بێتەوە یەکێک لەو کەسانەی کە زۆر ئەکرێت بە هینی تیۆریای پلانگێڕی و پرۆتۆکۆلی ئەوە پیرانی زایۆن ینی شۆڕشی بەلشەڤیکی بەکارەهێنن تا بڵێن ئەها ئەم کتێبە هەرچی وت ڕاست دەرچوو ئەوە تاسە کێ باشترین نمونە کێ بوو بۆ ئەوەی بیکەن بە مەسەڵەن ڕوو تیرەکانی ڕووتێ بکەن لیۆ ترۆتسکی بوو لیۆ ترۆتسکی بە ئەسڵ جوولەکەیە بەڵام خۆی کابراایەکی ئینتەرناسیۆنالیست بوو و ئەتەیست بوو باوەڕی بە دین هەر نەبوو بەڵام ئەم جوولەکەی هەر لێ نەئەکرایەوە ئەمە و ئەچوون ناوە کۆنەکان هێنایەوە ناوێکی ناوە جوولەکەی برۆنشتاین ئەمە ئەسڵ خۆی ترۆتسکیە خۆی جوولەکەیە بەڵام چۆ ناوی خۆی گۆڕیوە ناوی خۆی گۆڕیوە تا بۆی خەڵنەی ناسێتەوە بۆی ئەم پلانە جێبەجێ بکەن لە دنیاە مەسن سینۆڤێف کامینۆڤ ئەمە سەرکردەکانی بۆڵشەڤیک هەمویان وایە ئەمان دروستکراوی جوون بۆ تێکدانی دنیا بۆ تێکدانی مەسیحێت بەڵام لایکیان و تێکدانی مەسیحێت کێ ئەیوت تێکدانی مەسیحێت مەسەلەن قەشەی کاسۆلیکی وایەوت ئەیوەمانە هاتون بێخوایی بڵاو بکەنەوە ئیلحاد بڵاو بکەنەوە ئەمانە دوژمنی خوان و دوژمنی مەسیحێتن ئەمە کێ دروستی کردو جوولەکە بەڵام هەمان قسە لە شوێنێکی تر نەیە خوار مەسەن لای ئەڵمانیەکان کە مێژوویەکی سێکولاریان هەبوو ئەوانە هەبوو زۆر لە ئەنتیسێمیتەکان خوان باوەڕیان بەخوانە بوو تۆ کابرا بێت بڵێ ئەمانە هاتوون بێخوای بڵاگەن پێی پێکەنێ مەسەن شتێکی تر بڵێن ئەمانە هاتوون شارستانێتی ئەوروپایی تێکنا ئەو وەختەوان باوەڕیان بە تیۆریای ڕەگەزی هەبوو باوەڕیان بە ڕەگەزی ئاریایی هەبوو بە ڕۆحی ئەڵمانی هەبوو کەواتە ئەبێ ئەداپتیشن کە ئەم ستێرۆتایپیانە یعنی خۆی بگونجێنێ لەگەڵ واقع جیاوازەکانە بەڵام هەموو ئینە ڕووەکە لەکوێ بوو لە دژایەتیکردنی بۆڵشەڤیزم لە دژایەتیکردنی مارکسیزمە بەگشتی و هەر بەڕاستی شۆڕشی بەڵشەڤیکی و مارکسیزم لە دوای جەنگی جیهانی یەکەم هەڕەشە بوو بۆ نەزمی ئەوروپی چۆن بەرامبەر بەم هەڕەشەیە بوەستنەوە چۆن بەرامبەر بەم هەڕەشەیە بوەستنەوە و چۆن خەڵکانێکی زۆر لە دەوری بەوەی کە ئانوت ئەمە دروستکراوی جوولەکەیە جا ئەمە مەندن لە ئەو کەسانەی کە لە رووسیا قەیسەری مەڵام لە سەردەم لە شەڕی سۆڤێتە شەڕی ناوخۆیە ئەمینان بڵاو کردەوە ئەوانە بوون کە ڕایان کرد بۆ ئەڵمانیا ڕایان کرد بۆ ئەڵمانیا ئەوە تێکشکان سوپای سوور سەرکەوتم لە ئۆکرانیا سەرکەوت هەم پۆڵەند هەم بەسەر ناسیۆنالیستە نەتەوە پەرستە ئۆکرانیەکانە سەرکەوت هەمیش بەسەر بنەماڵەی ئەوەی ڕۆمانۆڤ و ئەوەی سپیا سەرکەوت ئەمانە کە ئەبن بە پەنابەری سیاسی لە وڵاتانی تر ئەم ئەفسانەیە بڵاوەکەنەوە کە بە ئەفسانەی بۆڵشەڤیزمی جوولەکە بەناوبان بۆڵشەڤیزمی جوولەکە لە زۆر وڵاتە بڵاوە بێتەوە لە ئەڵمانیا بڵاوە بێتەوە ئەلفرێد ڕۆزنبێرگ ئەیهێنێ بۆ ئەڵمانیا ئەلفرێد ڕۆزنبێرگ دوایە بێ بە گەورەترین تیوەردانەری نازیەکان بواری ڕەگەزیە لە هەنگاریایە ئەوەی مەسەن بێلاکوون سەر حوکم و ماوەیەکی کورد حکومەکە لە ئەڵمانیا لە باڤاریایە لە بایەرنە سۆڤێتە
سۆڤێت دروستە بێت سۆڤێتێکی کورتخایەن چەند ڕۆژێکە خایەنێ بەڵام ئەمانە هەمووی دەوری هەبوو لە ڕادیکال بوونی ئەنتیسێمیتەکان کە وەکو سەدەی پێشوو سەرمایەداری وەکوین سیر نەکەن تەنیا وەکو وردە بۆرجوازیەکانی فەڕەنسا یا هەروەکو پێسیمیزمێکی کللتوری وەکو ڕەشبینێکی کللتوری بەڵکو وەکو هەڕەشەیەکی جددی واقعی لەسەر ئەوروپا سەیریکەن کە ئەمە جوولەکە تەنیا خەریکی پارە نیە بەڵکو خەریکی شۆڕشیش بەڵام زمینەیەک کاتیشا دژە مارکسیزمە بەڵام زمینەیەکە کە هەبوو بۆ ئەو کاتە ینی تۆ گەم لە حەزە بکەی بەشێکی باشی ڕابەرانی سۆشیال دیموکراتی ئەو سەردەما لە ئەحزابە جۆر بە جۆرەکانن سە بۆ نمونەکە بە تۆ باست کرد ترۆتسکی یاخود مەسەلەن ڕۆزا لۆکسمبۆرگ وازانم بەرنەشتانیش هەر جوولەکە بوو ئەمانە هەموو نیشانەی ئەوە بوو کە جوڵانەوەی چەپ و جوڵانەوەی کۆمونیستی لە ناو جووەکانە زۆر بە فراوانی بڵاو بوو بۆ بەڵگەکەشی دیارە زۆر سادە و ئاشکرا ینی زۆر پێویستی بەوە نیە بۆی بگەڕێ لەبەرەوەی جووەکان تاریخیەن ینی بەپی مێژوویی هەمیشە شتێک لە ئیرانە بۆ بۆیان نەبووە ئەرزیان هەبێ زەویان هەبێ بۆیان نەبووە کە بڵین لە بەشی کوشت و کاڵ و ئەوانەیە کار بکەن کەمێکی زۆر دەگمەن جوو لە بواری کشت و کاڵ و لە کاری زراعەتوانەیە کاری کردووە هەمیشە و دایم لە کاری پیشەوەری و ئەوانەیە بڵێ کارامە بوون و چالاک بوون یاخۆ دەگەر وان نەبوو بن حتمما لەبەرەوەی کە لە هەژاریەشی زۆر زۆر ئیناژیاون ناچار بوون دینی خۆیان بگۆڕن و بمرن بە مەسیحی ینی تقریبا بە جۆرێک بڵێن سۆشیال سەلەکتیڤێک یاوەی کە پێی وترێن ناشرا سەلەکتیڤەیە سەلەکشن هەیە کە ئینە بێمە سۆشیال سەلەکشنە لە ماوەی دوور و درێژە هەتا لە ناوچەکانی خۆشمانە بوو نمونە لە ژێردەستی دەوڵەتی ئیسلامەوانی ئەوەی کە باجی نەدابێ مەجبور بۆ دینی خۆی بگۆڕێ بۆیە بەشێکی زۆری ئەوانەی کە ماونەتەوە لەسەر و دینانە بەشی سەفۆ یاخود نوخبە و دەستبژێری ئەو گروپە دینی و ئیسنیکیانە بوون کە توانای ئەوەیان بۆ پارێزگاری لە دینی خوان کەن بۆ نمونە سابیەکان لە عێراقا لە بواری ئاڵتون و ئاڵتون چاکردن و ئەمانەیە کارامە بوون و لەم پیشانەیە هەبوو جوش بە شێوەیەکی گشتی لە بابەتی پیشەوەری ئەوانەوە این بووە تەنانەت بەشێک باسەکە لە دینەکەشیانە هەیە کە گەشتێک لە وەزایفەکانیان و ئەرکەکانیان ئەوەیە کە ئەبێ پیشەیەشان هەبێ و لە شتێکا کاران ببن یا خوێنەوار بن یا بچن خوێنەوە یا خوێنەواری فێر بنەوەوانە ئەمە هەموو وای کردووە کە هەم بڵین پراوێزخراون چەساوە بوون هەم بڵین باب و باپیرۆوانیان بەشێک بوون لە چینی کارگەر و ئەوانە و هەم خوێنەواریش بوون و توانیوانە کە لە بینەکان تێبگەن هەموو ئەمانە کارێکی کردووە کە بەرەو چەپ و بەرەو کۆمونیزمی ئەو سەردەمە بڕۆن و ئەوەش کە پەیوەست نەبوون بە دەوڵەتێک و بە وڵاتێکی دیاری کراوە بەشیشی لە ڕاستی تایەت و لە هەموو شوێنێک مەسەرەن دەرکراوی لە هەموو شوێنێک ئینەکەی مەسەرەن بەشێک لەوانە کە ئێستا لێمە پرسن لە دەرەوەی کوردستانوانەوە بۆچی هەرچی حیزبی کوردستان هەیە هەمووی چەپە هەموو هەرچی حیزبی کوردستانە بە درۆژ بێڵێ مارکس بە درۆژ بێڵێ سۆشیالیزم بە درۆژ بێڵێ من سەر بە چینی کارگەر بۆمانە بەشێک ئەو پەراوێز خستنە لە کۆمەڵگایە پاڵت پێوەنێ بۆ هەڵوێستگرتن لە بەرامبەر ئەو دەوڵەتانی کە هەن و کێشەیەکت هەیە کە تۆ ئەو پەیوەستت لەگەڵ دەوڵەتە حاکمەکانان نییە ڕاپەڕین لە بەرامبەریا بۆ تۆ زۆر ئاسانترە هەموومانە کارێکی کردو کە لەم بوارەیە جووەکان هین بن و ئەمە بڵین دەستی ئەوانش کە دوژمنایەتی جویان کردووە ئاوەڵا کردووە کە کۆمونیزم بە پیلانی بزانە ناخە خۆ مارکس باوکی یەهودی بووە بۆ نمونە ئەوە هەموو ڕابەرەکانی سۆشیال دیموکراتەکان لە هەموو وڵاتەکانی مەسەرەن پۆلۆنیایە ئەڵمانیایە هۆڵندایە سویدە تەنانەت لەمانەیە ئەیبینی هەمویان جوور دێکەوا بێ ئەمە پیلانی جووەکانە بۆ هەڵگێڕانەوەی دۆخەکەەوەوانە و بەکارهێنانی کۆمونیزمە بۆ دوژمنایەتی کردنی ئەوە
بەرحاڵ دەچینە سەر مەسەلەیەکی تر کە ئێمە ئێستا بە جۆرێک ئەگەر باسەکە لێرە تەواو بوو بێ بەرلەوە نەنا حتمما بەس بەر لەوە من پێم خۆشە بە بینەرانم ئاگادارکەمەوە کە ئەم بەرنامەیە تەنها لە یوتیوب پەخشە بێتەوە ئەگەر کۆمەک لینکی بەرنامەکە لە سوۆسیال میدیای خوانەوە بڵاو بکەنەوە یارمەتیشی زۆری ئەم بەرنامە و بابەتانی ئێمە ئەدەن و ئەگەر تا ئێستاش نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن و بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسێنەوەش بڵێم کۆمنتەکانتان ئەگەر بۆ یوتیوب بێ ئێمە ئەتوانین بیان خوێنینەوە و لەسەریان قسە بکەین ئەگەر سەرنجێکی تر هەیە یاخود پرسیارێک هەیە باسەکە دەوڵەمەندترەکە برادێک پرسیارێکی گەوڵ ئەنتیساماتیزم یعنی چی؟ ئەنتیساماتیزم لە پێش کەوانەکە نووسیومە جووبێزی ینی دژمنایەتیکردنی جوولەکە و هەموو بەرنامەکەش هەر لەسەر ئەوەیە ئەگەر حوسڵە ببێت و لەگەڵمانابی حتمما بە توول و تەفسیل بۆت معلومە بێکە ئەنتیساماتیزم یعنی چی ئەڵێ کۆمنتێکی تر هاتووە هاوڕێ میرۆبابیان خوێنمەوە بۆی کەوا ئازیزان بزانن کە کۆمنتەکانیان بە هەندەگرین ئێستا مۆدێلی مجاملەکردنی ئیسلامی سیاسی و هەڵگرتنی ناوی نازی ئیسلام بازەکانە بەرحاڵ هەڵگرتنی نازی ئیسلام بازەکانە ئەمە بینەرێکی ئازیز بە ناوی بە هێز ئەمەی نووسیوە بەرحاڵ زۆر ڕوون نییە گەر ڕوونتر ڕوونی کەیتەوە ئەم باسە ممکنە کۆمەک بە قسە واسەکانمان بکەن بەڵێ بن سلسلەی فکر هیرم نەپشڕانبی بیرکردنەوەم نەپشڕانبی لەسەر و بابەتی کە پێشتر قسەم لەسەرا کرد فەرموو سەبار بە پەیوەندی نێوان جوولەکە و مارکسیزم ئەبێ جیاوازی بکەین لە نێوان دووشتا لە ناو مارکسیەکانە هەم کاڵی مارکسی هەمە بەسمان سۆسیال دیموکراتی پێش جەنگی جیهانی یەکەمە و تا مودەتێکی دواتریش هەمە بەسیشمان کۆمۆنیستەکانە ئەوە مەسەن لێنین و ڕۆژا لوکسمبۆرگ و ترۆتسکی و ئەمانە یان بۆڵشەڤیکەکان دواتر منشەڤیکەکانی رووسیاوانە لە ناو ئەم بزوتنەوە مارکسیانەیە بەشێکی زۆر جوولەکە بوونی هەبوو یعنی ئەوانەی کە مەسەلەن بتر پیان وتراوە جوولەکە باخۆشیان بە خۆیانەوت پێ جوولەکە ئەوە ئیسحاق دۆیچە شێکی جوان بەکارێنەڵە جووی ناجوو جووی ناجوو ئەمەزن کارە یا پاریان بۆ بەکارێن پاریا من لە هەموو کۆمەلگایە بە دەرنراون ئەزن هەم لە کۆمەلگای خۆیان ئەوان ئەمیان کەسانی کۆمەلگای حاخامی و تەقلیدی ئەمانە قبوڵی نەکردون چونکە تێڕوانینێکی تا نوێنە بوو هەم لەبەرەوەی شۆڕژگێڕش بوون ئەو کۆمەلگایترە کە تیاژیان لە هیچ کۆمەلگای قبوڵی نەکردن وەکو بێزرا و وەکو شتێک لە تەواوی کۆمەلگا لە هەموو کۆمەلگای بە دەربوون پارێ ئەمە وجوێەوە توان قسەی لەسەرکەن بەڵام پێش ئەوە بڵێم کە جیاوازی هەیە لەوەی کە ژمارەیەکی زۆر جوولەکە لە ناو بزوتنەوە مارکسیەکانە بوونی هەیە لەگەڵەوەی ئەمە بڵێن زۆرێک لە جوولەکەکان مارکسی بوون ئەمە جیاواز ئەوەی دووەمیان ڕاست نییە زۆرێک لە جوولەکەکان مارکسی نەبوون و واقعەتەکەشیان پەیوەندی بە ئەوەیە کە چی پرۆسەیەک لە چی وڵاتێک بە چی جۆرێ بەڕێوەچوو ینی جوولەکە لە ئەوروپایە هەموو یەک مێژویان نییە جوولەکەی فەڕەنسا جیاوازە لە ئەڵمانیا ئەڵمانیا و ئیمپراتۆرێتی نەمسا هەنگاریە و هی ئەوانیش جیاوازترە لە هی جوولەکەی رووسیای قەیسەری ئەمە دەمە سێ جۆری جیاوازی مێژوومان هەیە لە هەمان سەدەیە لە فەڕەنسا لە دوای شۆڕشی فەڕەنسی لە 1990ەکە فەڕەنسا ڕەهایی سیاسیەدا بە جوولەکە هەموو کەسێکی تر مافیان هەیە وەکو هاوڵاتی فەڕەنسی حساب بکرێنی تر نەک وەکو جوولەکە یا وەکو شتێکی تر ئەمە واکات ئەوانەی کە دژایەتی جوولەکەکەن لە فەڕەنسایە وەکو پاشایی خوازەکان وەکو کۆنەپەرستەکان
یا وەکو کڵێسای کاسۆلیک لە فەڕەنسایە لە هەمان کاتە دوژمنی کۆماریشن، لە هەمان کاتە دژمنی کۆمار، چونکە کۆمار لەم ڕپەبلیک کۆمار ئەو مافەی یاوە بە جوولەکەکان. ئەمە لەبێ پرۆسەیەکی تر لە گۆڕێ. لە ئەڵمانیایە پرۆسەی ڕەهایی ئەوەی مافی سیاسییان پێ بدرێ، ئیتر لە گیتۆکانیان بێنە دەرەوە وەکو ئەوانی تر بژین. کۆمەڵێک مافیان بۆ دەست دەبەرەکە، بەڵام مەسەن لە سەردەمێکە دووبارە مافیان لێسندرێتەوە. مەسەن لە سەردەمی ڤیلهێلمی چوارەمە، ئەو وەختەی کە ئەو کتێبەی مارکس، ئەو نووسینەکەی مارکس لەسەر پرسی جوولەکە لەگەڵ مناقەشەکەی لەگەڵ برونەوە باوەرەوەی لە بەرنامەیەکی ترا باسمان کرد دروسە بێ. و لە 1970 بە تەواتی مافیان پێدرێ. ئەوش مافەکە چۆن چۆنیە کە لە ئەڵمانیا درێ. مافی یان ئەدرێتێ وەکو هاوڵاتی یەکسان، وەکو هاوڵاتی یەکسان، بەڵام بۆیان یان زۆر زۆر بۆیان زەحمەتە بێت لە زانکۆکانە ئامادە بن، بوونیانە بێ بۆیان وەربگیرێن، یا لە سوپایە یا کاروباری حکومی وەرگرن، ئەزەن ببن بمە فەرمانبەری حکومی. ئەمانەمی ڕێگیریان لێکرێ. و ئاینەکەشیان ئاینی جوو ئەوترێت ئاینێکی تەحەمل کراوە. ئاوان ستاتوەکەی ئەوەیە تەحەمولەکەین، بەڵام چارمانێ هەوەکو تەحەمل کرا، هەمانی مەسیحی بوونی نییە. ئەمە بمە هەڵاواردنە. ئەم پرۆسە واکە کە جوولەکەکانی ئەڵمانیا جۆرێکی تر هینکەن، هەوڵ بدەن دایمە لە ڕێگەی خۆپێگەیاندنەوە، لە ڕێگەی خوێندنەوە، لە ڕێگەی ئیشکردنەوە، خوێندنەوە، خۆیان ئاوێتەیەم کۆمەلگایە بکەن. ئەمەدا هەوڵدن. لەبەرەوە مەسەن زۆرێک لەو جوولەکانە نەتەوە پەرست بوون، بەڵام نەتەوە پەرست بە مەخسەمانەوە نیە زایۆنی بن، باڵکو نەتەوە پەرستی ئەڵمانی بوون. یعنی ئەڵمانیان بە وڵاتی خۆیان نەزانی، ئەنوو ئێمەش وەکو هەموو هاوڵاتێکی تر بەرگری لە وڵاتەکەین و ئەمانەوە مافەکانمان بەدەست بێنین، ئەمانەوە پێکەوە بژین لەگەڵ ئەوانی ترا. دام و دەستگایان هەبوو و هینیان هەبوو، ینی بەڵام خەباتیان نەکرد. هەتا لە جەنگی جیهانی یەکەمە چەنا هەزار جوولەکە لە ڕیزەکانی سوپای ئەڵمانیا گیان لە دەسەدەن. شەڕەکەن بۆ وەکو هەموو نەتەوە پەرستێکی تر بۆ وەکو ئەڵمانیا، بەڵام لەناو ئەڵمانەکە وا قبوڵی ناکردن، بۆ چاوە سەیری ناکردن. ئەمان خۆیان واستە خۆیانیانە ڕوانی، ئەگەر وا بکەن، ئەگەر بخوێنن، ئەگەر ببن بە دکتۆر، ببن بە محامی، پێگەیەکی بەرزیان هەبێت و هەوڵ بدەن ئینتەگرێت بن، ئەوە ئەڵمانیا تێڕوانینی بەرامبەریانە گۆڕێ. زۆرێک لەم جوولەکە ئەڵمانیانە تێڕوانینێکی خراپیان هەبوو بەرامبەر بە جوولەکەکانی ئەوروپای شەرقی، بۆ چونکە ئەوان هەژار بوون، وەکو پێشتر باسمان کرد لەو شارۆچکەکانە ژیان و شارۆچکە شتێت لیان پێوت کە دایم پیس هیچ خزمە گوزارێکی نەبوو، فەقیر بوون، هەژار بوون، لیانە ترسان. ئەیان و ئەگەر ئەمانە جۆرێک لەوانە لەو جوولەکانی ئەو ئەوروپای ڕۆژەڵاتە ئەو پۆگرامەکان ڕوویەدا، ئەوەی پەلاماریان نەدرا لەلایەن ڕووسیای قەیسەریەوە یا لە ئەوانەی کە پیانەوترێت کراس ڕەشەکان یا سەد ڕەشەکە، ئەوەی شۆڕشی 1905یان لە شۆڕشی شپاتی 1905 چەندین تاوانیان کردووە کە ئەو شتانە ڕوێت ئەوانە ڕایانە کرد، هەڵا هاتن لە واقعە، ئەمان لیان نەترسان. ئەوەی ئێمە بەدەستیان هێناوە بە درێژایی 100 ساڵ، ئەمانە خەریکە لێمان تێکردن، لێمانە شێوێت. یعنی ئەوە نییە، ئەو شتە بەو شێوەیە نییە کە هەموو جوولەکەیە هین بوو بێت، مارکسی بوو بێ یا سۆسیالیست بوو بێ. لە ئەوروپای شەرقیە بەهۆی ئەو ژیانی ئەو
شارۆچکەی و ئەوەی کە بۆیان نەبووە لەگەڵ ئەوانی ترا بژین ینی واقعەتی گێتۆ هەر درێژەی خایاندووە لەوێ کللتوری ییدیش دروست بووە زمانی تایبەتیانە بۆ کللتوری خوانە بۆ پێچەوانەی جوولەکەەکانی ئەڵمانیەوە هەوڵێوان نەداوە ئاسیمی لە ببن ئەوڵێوان نەداوە ئاوێتە بن بەڵکو هەوڵێوان داوە سەربەخۆیی کللتوری خۆیان بپارێزن هەر لەم واقعەیە بزوتنەوەیەکی جوولەکە دروستە بێ هەم سۆسیالیستە هەم بە هەوڵی سربەخۆیی کللتوری نەتەوەییەدا بە پێچەوانەی زایۆنیزمەوە بە پێچانەوەی زایۆنیزمە پیانەوترێ بوند بە پێچانەی زایۆنیزمەوە نیانەویست بڕۆن بۆ فەلەستین ئەیانەوە ئازایەتی نییە تۆ ئێمە لێرە ئەچەوسێنێنرەوە لە وڵاتانە لە ئەوروپای شەرقیە هەر لێرەش خەباتەکەین بۆ مافەکانمان ئەمە ئەوە بشکەن سودا بەڵام ئەو قسەیە زۆر ڕاستێکی تیا ئەوەی کاڵێ پەیوەندی نێوان جوولەکە و مارکسیزم بۆچی لەبەرەوەی سەرڕایەوەی بۆ لە ئەڵمانیا یا لە نەمسایە ئەمانە ئەنویست نەتەوە پەرست بن بەشێکیان هەر قبول ناکران هیچ حیزبێکی نەتەوە پەرست یا هیچ حیزبێکی لیبرال ئامادە نەبوو بوو جوولەکە قبولکە ئەوە خۆی مەسەن کوردێ دابنیشە عروبە بکە یاخود کوردێ دابنیشە مەسەرم بڵێ من پانتورکیستم و ئەوانەیە جێگەی گاڵتەژ نییە تر بەرحاڵ ئەو پەڕەکەی هەروەکو بڵێ مستەشاروینەکە حسابیان بۆکەن لەوە زیاتر ناکە لە سەردەمێکا کە پێویستیان پێێتی وەکو لە سەردەمێکا کە پێویست بووە بە مەسەن میساقی میلی و ئەوانە پێویست بووە بە نەتەوە پەرستی کورد لە تا تورکۆمانە بەکاریا دێناوە نەتەوە پەرستی کورد هەبووە بۆ تورکیا نەتەوە پەرستی کردو خوازراوە بۆ بەڵام دوایە کە پێویستیان پێیان نەماون چوندا هەمیشە بە چاوی ئەوان چونکە وەکو کەمینە بوون یا وەکو بێگانە سیرکراون هەمیشە بە چاوی گومانەوە سیرکراون مەزەن کەسێک وەکو ئەمە هەنێ خەڵ نایزانێ تیۆدۆر هێرسل پانجێرمانیست بووە یعنی باوەڕی بە ئەڵمانیایەکی گەورە هەبووە من ئەمنی ژەمە یەکەم جارمە من ژەمە یەکەم جارمە جوێ نەتەوە پەرستێکی ئەڵمانی بووە باوەڕی بە ئەسیمیلیشن هەبووە باوەڕێ بۆ ئاوێتە بێ و حتا پێشی وا بووە ئەگەر ئەو هینە دروست بێ ئەو کۆلۆنی کە لە فەلەستینە ئێستا بڵێ زایۆنیزم کۆلۆنیالیزمە خەڵک پێتەڵێ ئەنتیسێمیت ڕەگە بەڵام خوا ئەوشە وەختە بەکارهێنراوە لەوێ توێتی ئەڵمانی ئەەکەین بە وشە بەهین بە زمانی ڕسمی یەکەم جار لە ناو زۆر کەسی تر هەبووە لە پارڤێنوەکانیان پێوتووە یعنی ئەوان تازە هەڵکەوتووە ویستوانە ئەو جوولەکانە ئەو کولتوریان وەکو کولتورێکی باڵا سیر کردو کولتوری ئەڵمانی و ئەوانە کردو کولتوری خۆیان وەکو کولتوری ییدیش و وەکو کولتورێکی نزم هەرشە خۆیانویستویان وەکان بەشێکی زۆرەوان بوون بەڵام دەرپەڕانەوە قبول نەکراون ئەمە بەشێکی بۆ گەڕێتەوە بەشێکیشی بۆ گەڕێتەوە ئەوەی کە تۆ باسی کرد چونکە مەتن وەکو کەمینە بوون و لە ژێر چنگی هەڵاواردن و ئەوەی کوشتن و دەرپەڕاندن و بەچای بەردەوام و کۆمەڵکوژی بەردەوام و لە ئەڵمانیا لە ساڵی 1349 پێم وابێ تاعون بڵاوە بێتەوە هەر ئەو ساڵن لەسەرەوەی ئەو تاعوناکەن بە تاوانی جوولەکەکان ئەڵەن جوولەکەکان تاعونیان بڵاو کردوتەوە لە کۆمەڵێک شاران نزیکەی 11,000 کەس ئەکوژن بەستە سەریان بەشیشانە سووتێن بە سووتانیان سووتێنن شارەکان و خۆیان و هەمیان هەر وێرانیانەکەن یان ئەو شوێنانی کە تۆ پێڵی گەڕینی پشکۆلە یا ئەوەی کە بە درێژایی مێژوو مەسەلەن بۆ تاوانبار کراون کە بۆ مەراسیمە ئاینەکانیان پێویستیان بە خوێنی مناڵی سپی هەیە ئەوێ خوێنی ئەو خوێنە بڕێژن و لە مەراسیمەکانی خوانە بەکارێن ئەنوا وەشکاڵ درۆودە لە سە و چیرۆکی سیر و عجایب بۆ دێواندن و بڵین بە دوژمن ناساندنیان بەرامبەر بە این بەکارهێنراوە و هەمیشە و دایم شتێکەیە زۆر قۆچی قوربانی نازانم چەندێک کەلیمەکە ئیگرێتەوە بە ئینگلیزی پێوترێت سکەیپگۆت سکەیپگۆت ئەوەیە کە تۆ تەواوی گوناحەکانی میلەتێک و خەڵکێک و ئەمانە بخەیتە سەر لە ڕیوایەتە کۆنەکانە ئەخەیتە بەسەر شانی هینێکە بزنێکە
و ئەم بزناکەی باهین بە قوربانی هەموو ئەو نەهامەتیانەی کە هەیە. جۆرێک یەهودیەکان ئەو سەردەما ئاوا بوون، دیارە ئێستا لە ئەوروپا ئەوە نەماوە، ئەو پۆزیشنیان نەماوە کە ببن بە سکەیت بۆردیا ئەوەی کە پێوتێ خۆشی قوربانی. ئێستا موسڵمانەکان خەریکن ئەو ڕۆڵە ئەبینن لە بەرچاوی ڕاستیست و فاشستەکانی ئەوروپا. هاوڕێ میرۆ ئەزانم باسەکان زۆر زۆر و تۆ قسە زۆر لەسەریان بیکەی، من ئینەکەم بەڵامە بێت تۆزێکی ڕێعاتی کاتی بەرنامەکە بکەین. من دوو باسی ترم ماوە، یەکیشیان مارکس و ئەنگڵس و ئەنتیساماتیزمێک تەوەرەیەکە کە من پێم خۆشە قسەی لەسەر بکەی. ئێستا باسی پەیوەندی مارکسیەکانیم کرد. مارکس ڕەخنەی لێژیرە لەلایەن ئەوانەی کە ڕەخنە لە ئەنتیساماتیزمەکردن، ئەڵێن بەشێک لەو دەربڕینان وشتانی کە بەکاری هێنراوە ئەنتیساماتیستن. بۆ نمونە ئەوەی کە تۆ ئاماژەت پێدا سەبارەت بە مەسەلەی جوو یا ئەوەی کە لە جوابی بڕۆنە باوەرە پێم وابێ ڕخنە لە بڕۆنە باوەرەگری و لەسەر مەسلەیەکی تر قساکە ئاسان مەسلەکە ڕەبتی بە جووە نیە، نازانم بۆ ئەمە ئاوا کراوە سەبارەت بە مەسلەی جوو. ئەو باسی شتێکی ترەکە، باسیەوەکە ئازادی و یەکسانی لە ڕووی حقوقی و ئازادی لە ڕووی لیبرالی و مافە یاساییەکان و ئەوانە کێشەکان حەل ناکە، کێشەکان قوڵتر لەوەن و ئەوانە. بەڵام لە هەندێک تعبیراتێک بەکارهێنرێت دواتر ئەمە والێک دراوەوە کە مارکس ئەگەرشتی هینی ژنیە مەسەلەن ئەوەی وەکو ئەنتیساماتیز نەبێت و ئەوانە، بەڵام لە بەرامبەر ئەنتیساماتیزمە بێڕەخنە بووە، یعنی ڕەخنەی لێ نکردووە زۆر وەکو ئەوەی کە چۆن ئەو وشانەی کە باون بەکارهاتوون ئەوش بەکاری هێناون. بۆ نمونە لە جیاتی سەرمایەداری یاخود ئەڵێ یەهودیەت ئاینی سەرمایەداریە، جۆرێک تعبیرێکی وا بەکارهێنە کە من بە بڕای من بە مارکسی ژووتیوێتی من ئێستا بە هەڵەیە زانم تۆ ئەشتێکی ئەوا بڵێ، چونکە بیرم دێ من ساڵانی هین بوو، ساڵانی هەشتاکان بوو، کتێبێکی جۆشتەرابیشی هەبوو لە سەرێک نووسینی مارکس و ئەنگڵس سەبارەت بە باسی نەتەوەی ئەوانە. لەو کتێبەیە ئەنگڵس لە جێگەیەکە بە میلەتی پۆڵۆنیا ئەڵێ میلەتێکی غەیرە تاریخی، یعنی میلەتە سلاڤەکان ڕازەکە پۆڵۆنیانە سلاڤەکانن پیان ئەڵێ میلەتی یاخود نەتەوەی نامێژووی. تەوان وەک تابیرەی مارکس نییە، هی ئەنگڵسە لە سەردەمی ساڵی 1940 پێم وابێ لە سەردەمی شۆشەکان 1940 بەڵام میلەتی ئەڵمان میلەتێکی مێژوویە. ئەمە چ تێڕوانینێکە من ناتوانین مەسەلەن خۆمە وەکو هینی ئەتباعی محەممەدین بڵێم هەرچی حەدیثی صحیح بوو دیفاعی لەکەم و ئەوەی هی نەبێوانە ممکنە کەسێک بەبار بە خەرمان کتێبی نووسی و لە دوسێ جۆر شوێنە دێڕی بەکارهێنابێت کە سەرکەوتوو نەبووە لە دەربڕینی بیر و بۆچوونەکانی خۆیان، دیارە تعبیر لە منهەجەتی مارکس ناکە، تعبیر لە منهەجەتی ئەنگڵس ناکە، بەڵام لەگەڵ ئەوشا من داکۆچی لێ ناکە. من ئەمێ لەسەر ئەمەی کە لە مەسەلەی یەهودیا هاتووە ڕای تۆ ببیستم. پێ وایە کە مارکس لانی کەم لە بەرامبەر ئەنتیساماتیزمە بێڕەخ نەبووە. بەبەرجێ ئەنتیساماتیزم تەعاان تۆ باست کرەوە وەختە ساڵی 1843 کە مارکس ئەوەی نووسی و بیرمان بێ، ئەنی تەنانەت پێش ئەوەی کە ئایدۆلۆژی ئەڵمانی بنووسێ 5 ساڵ پێش ئەوەی کە مانیفێست بڵاو بێتەوە ئەو ئەم نووسیدانەی نووسیوانی سەردەمانێکە کە مارکسی هێشتا ئەتوانین بڵێن هێشتا کۆمونیست نەبووە، هێشتا مارکس تەواو کۆمونیست نەبووە و کاتە ئەوەی نووسیە حاڵەمێ ڕای تۆزانەوە کۆمونیست بووە بەڵام مارکسیست نەبووە هێشتا نا کۆمونیست خۆی بە دیموکراکرد مارکس و ئەنگڵس خۆیان بە دیموکراتی شۆڕژگەر زانیوە نازانیانە لە ساڵی 1844ەوەیە کە لە ڕۆژنامەی ڕێنانیە ئەن لەو فترێ تقریبا فترەی تەحولیانە لە دیموکراسی شۆڕژگەرەوە بۆ کۆمونیزم. من باوەڕم بەو گۆڕانکاریان نییە بۆ شێوە ئەوەی کە لە دیموکراتی شۆڕژگەڕ و چونکە لە 1940 هەر دیموکراتێکی شۆڕژگەر بوون، بەڵام ئەوەی کۆمۆنیست بووە بەڵام مارکسیست نەبوو بۆ هەم بە سوحبەت ئێڵێم هەم وەکو حەقیقەتێکیشە لەوێ پێش هەموو شتێ بڵێم مارکس ئەنتیسێمیت نەبووە، یعنی هیچ شوێنێک نە مارکس نە ئەنگلس تۆ لە هیچ شوێنێک لە نووسینەکانی وەکو جیهانبینی نەک وەکو قسەوتن وەکو قسەی ناشری مەزن مارکس و ئەنگلس لەو نامانەی کە بۆ یەکیان نووسیوە دواتر بڵاو بووەتەوە
دش بە ئەو کەسانەی کە مەسەن وەکو فەردیناند لاساڵ یا کەسانی تر وشەگەلێکی و پێشداوەری یان بەکارێناوە قسەی ناشرینیان کردووە کە قسەکان مەسەن وەکو دژە جوولەکەیەکی تایە تێگەی مەتە وەکو جنیە وەکو قسەنە بەڵام وەکو جیهانبینی وەکو جیهانبینی بە هیچ کەسێ ناتوانێت بڵە جیهانبینی مارکس ئەنتیسەمن نەک ئەوەش باڵکو دژمنێکی سەرسەختی ئەو جیهانبینی ئەوانە دژمنێ وەکو پێشتر لە باسمانکە لە بەرنامەکە لە ڕەخنەگرتن لە سەرمایەداری ئەو شتانە دژمنی سەرسەختی ئەنتیسێمیتیزمم بوون هەردووکیان ئەمە ئەگەر بۆ مارکس ڕاست بێت تا ڕادێ بۆ ئەنگلسا زۆر ڕاستە ئۆتۆزێکی تر باسێکم باسنەوەسە یەکەم شتێکە مارکس لەگەڵ مەسلەی جوولەکە پرسی جوولەکە ئەوە لە بەرنامەیەکی تریشا باسمان کرد لە ساڵی 1940 نووسوێتی 1940 بڵاوە بێتەوە ئەوە وەڵامێکە بۆ برونۆ باوەر برونۆ باوەر دەربارەی پرسی جوولەکە کتێوە ئەوش هەر وەکو ئەوە لەسەر ئەوەی ئەو جواب بەهاتەوە لەسەر نووسینەکەی ئەوە لە سەردەمی ویلهێلمی چوارەمە ئەو ڕیفۆرمانەی کرابوون بۆ جوولەکە مافی زیاتر بەدەستبێنوانە ئەو ئەوێ بیگەڕێنێتەوە هەمووی ئیلغا بکاتەوە ویلهێلمی چوارەم ڕۆمانتیک بوو کابراایەکی کۆنە پەرست بوو ئەوێت هەمووی هین بکاتەوە ئەو مافانەی کە جوولەکە بەدەستێنە برونۆ باوەر پێشتر کابراایەکی ئیلاهیناس کەلامناسێکی پرۆتستانتی مەسیحی بوو دواترە بێ بە ئەتەیست ئەو لەوێ مەسن دەربارەی و پرسە ئەنووسێت ئەڵێت جوولەکە بۆیان نییە باسی ڕەهایی سیاسی بکەن ئەوان ئەیانەوێ ڕەهایی سیاسی بەدەستبێن و ڕەهایی سیاسی بە معنایەوەی وەکو مەسیحیەک مافیان هەبێ وەکو هەر هاوڵاتێکی تر مافیان هەبێ ئەڵێوان بۆیان نییە داوای ئەوە بکەن ئەگەر ئەیانەوێ ڕەهابن جارێ لە دینەکەیان ڕەهابن ئەنجا بێن لە کۆمەلگایەدا باسی ڕەهایی سیاسی بکەن داوای مافکەن باواز لەو دینەکان بێنن دینەکان دینی ئیمتیازە ئەوان بە دینەکان خۆیان جیاکەنەوە با جارێ خوان ئەو ئیمتیازەکانی خوان نەهێڵن باز لە دینەکان بێنن ئەنجا بێن داوایەکەن یعنی ببن بە هەمویان ببن بە ئەتەیست ئەنجا داوانەیە بۆیانێ داوای مافکەن ئەمە خوێنێتەوە بە ڕووگەشەڵێ بە ئەرنۆ ڕووگاڵێ ئەڵێ ئەمە زۆر ئەبستراکتە ئەم شتەکە نووسراوە و هیچ معنایەکیشی نییە و ئەو ئیمزا کۆ کرێتەوە لەو سەردەمەیە مارکس ئیمزاکە کە بەڵێ جوولەکەکان وەکو هەموو ئەوانی تر مافیان هەیە ڕەهایی سیاسی بەدەستبێنن بەڵام ئەم ڕەهایی سیاسی بە مانای ڕەهایی گشتی نایە ئەوە پرسەکە ئەوە گۆڕێت لەوێ یعنی لەوێ ئەو بەرگری لە مافی جوولەکەکانەکە ڕەهایی سیاسی بەدەستبێنن ئەمە شتێکی وا هین نییە چونکە لەو سەردەمەشا ویلهێلم مار ئەوەی کە باسمان کرد پێشووکە بێ بە ئەنتیسێمیت لەو سەردەمان نەک ئەنتیسێمیت نەبووە بەڵکو پشگیری ڕەهایی سیاسی کردووە بۆ مارکس باوەڕ وا بۆ هەر وڵاتێک ڕەهایی سیاسیتیان نەبێ بۆ کەمینەکان بۆ جوولەکەکان مافیان نەدرێوەکو ئەوانی تر وڵاتێکی دواکەوتووە بۆ قەناعەتە بوو لەبەرەوە مارکس بە هیچ شێوەیەک ئەنتیسێمیت نییە و نەکەوەش دژی بەڵام مارکس ئەو ئیسحاق دۆیچە ئەو شەکە کە بەکارێنێ جووی ناجوو هەم ڕۆزا لوکسمبۆرگ هەم ترۆتسکی زۆر کەسی تر جووی ناجوو بوون ینی ڕقیان لە ترادیسیۆنەکەی خۆیان بووە مەسەن زۆر ئەویان نەبووە زۆر حەزیان لە کۆمەلگای خۆیان نەبووە لەو ترادیسیۆنی جوو کۆمیونیتیەکانە هەبووە بەڵام کە هاتووەتە سەر مەسایلی سیاسی پرسەکەی پرسێکی سیاسیە پرسێکە پەیوەندی بە کۆمەلگای هەیە پرسی بەوە نییە من ڕقم لە کێم خۆشە یانێ ئەو شتەی لەوێ دیفاعیان لێ کردو بەڵام ئەوەی
کە دژایەتی ئەنتیسێمیتیزمی زۆر نەکردووە، بەڵێ مارکس خۆی زۆر نەیکردووە بۆ چونکە لە وەختەیە ئەنتیسێمیتیزم هێشتا نەبووە بە بزوتنەوەیەکی سیاسی جەماوەری کە لە ناو کۆمەلگایە وەکو هەڕەشەیەک لە ناو ئەڵمانیا و چەندین نمونە هەیە. مەسەلەن یەکێ لەوانە یەکێ ئەو وەختەی کە ڕۆژنامەی نۆیە ڕاینیشێت سایتون ڕۆژنامەی ڕاینی نوێ دەرەکەن لە 1940 کە سەر وەختی شۆڕشەکانی ئەوروپایە، یەکێ لە پەیامنێرەکانیان لە ڤێناوە مولەر تێ لە ڕنگی ناوە کابراایکی ئەنتیسێمیتە، یعنی مەزن نەحاچی وشەی ناشرین و تیۆریای پلانگی ڕێوانەی هەمویان بۆ نێرێ، مارکس پێوە هیچ کۆمنتێکی لەسەر با بێەوە بڵێمە ڕاستە هەڵەیە هەمووی بڵاوەکەنەوە لە هینەکە و هەر ئەم کەسە دواتر ئەبێ بە ڕاستڕەوێکی تونڕە و هەر لەسەر مارکس و ئەنگلیس خۆی کتێبێکە نووسێ ئەڵە بەرکوڵێک دەربارەی دیکتاتۆری داهاتووی ئەڵمانیا مارکس و ئەنگلیس مەزانێتتر ئەوەی تیۆریای پلانگێڕی شتی ناشرینەیە دەربارەیان ئەی خاتە ڕوو نانی لەو ڕووە ڕاستە، ینی زۆر ئەهەمیێت گرنگی پێ نەداوە لەو سەردەمەیە و کاتێک گرنگی بەوە نەداوە لە بەرامبەر ئەم هێرشە ئەنتیساماتیزمەیە زۆر حساس بێ پێی و ئەوانە مەسەلەن حساس نەبوو پێینەوە ئەمە حقیقەتێکە بێ باس کرد، ینی ئمە بۆ یمکن زۆر شتی تر هەیە مەسەلەن کاتی خۆی بۆ مارکسەوەی چکە مارکس مەسەلەن هینی بینیوە ئەو تاوانانەی بینیوە بەرامبەر بە گەودیەکان کراون لە ساڵانی ڕابردووە، بەڵام و لە تەمەنێکە لە فترەیەکە ژیاوە کە بۆ نمونە باوکی خۆی بەهۆی شۆڕشی فەڕەنساوە و بەهۆی گرتنی ئەو شارەوە لەلایەن ناپلیۆنەوە کە ئەوانی تیاژیاون باوکی توانیوێتی بڕوا هین خوێنێ یا حقوق خوێنێ یاسا بخوێنەوە بێ بە پارێزەر و سەرنجام کە ئەم شارێ ئەو پێما بێ تێرنەرە یا تریە کە کەوتۆتەوە ژێردەستی ئەڵمانەکان و ئەوانە دووبارە یاسا کۆنەکانیان هێناوەتەوە جوولەکەکانیان لە دەوایرەکانی دەوڵەت و لەو ئیشە بڵین باڵانە دەرکردو بۆ نمونە محامی باشی یەهودێتی گواز لێ هێناوە بووە بە مەسیحی و هەموو مافەکانی خۆ بۆ جێڕاوکانی و لە فترەیەکی لەم بابەتانەیە ژیاوە مەسلەی جووەکو مەسلەیەکی سیاسی مەطرح بۆ بەڵام ئاوەکو پەیوەست بێ بە بۆ نمونە کۆمەکوژیەکانی کاتی نازیەکانەوە یاخود ئەو بۆگرامانەی کە مەسەرەن لە ئەوروپا شەرقیە بە جۆرێکی فراوان ئەنجام دراوە کە بەشێکی زۆری کەوتۆتە دوای ساڵانی بڵێن 1970کانەوە ئەوانە ئەمانە نەبووە بە مەسەلەی کات بۆیە مەسەلەن حساسیتی نیشان نەداوە و ئینسانە بێ ئەتراف بەمە بکە. باسی ئەوەی نەکرد باسی ئەوەی گەلانی بێمێژوو ئەوەش هەرسێکی ترە مەسەلەن لەوێ ئەنگلس مەزەم تێڕوانینی هەڵی هەبوو بەڵام پێش هەموو کەسێک پێش ئەوەی ناڵێ بێمێژوڵێت نامێژووی ینی میلەتێکن کە لە ناو ئەبێ لە ناو بچن میلەتێکی نەک مێمێژویان نییە میلەتێکی نامێژوو ینی میلەتە تاریخیەکان و میلەتانن کە درێژە بە ژیانی خۆیانە دەن میلەتە ناتاریخی و نامێژویەکان و مێژوە ئەو میلەتانن کە لە ناوەچن لە ناوەچن ئەڵێ گشی سلۆس یعنی بێمێژوو من بە عەرەبی و بە ئینگلیزی خوێنومەتەوە وای بەڵام هەر ئەو معناگەێنێ کە تۆ وتی کە ئەوە چەمکێکی غەڵەتە چەمکێکی مارکسیش نییە ئەوە بەڵام پێش هەموو کەسێکی تر مەسەن ڕۆمان ڕۆستۆڵسکی ڕەخنەی لێگرتووە کتێبێکی لەسەر نووسیوە لەسەر تێڕوانینی هەڵی ئەنگلس لەو سەردەمەیە و کتێبی لەسەرەوە وانەوە شتێک نییە بڵێ مەڵا لە نەریتی مارکسیە نابێ ڕەخنە لە ئەنگلس بگرێنە خۆی ئەو کەسە ڕۆستۆڵسکی کابراایەکی مارکسی بووە کتێبێکی گەورەیەوە هەر کەسێ ئەوێ لەسەر پرسی نەتەوەی هینکە ئەو کتێبە زەرورەتێکە بێ بخوێنرێتەوە ڕۆستۆڵسکی و تێڕوانینی هەڵی هەبوو بەرامبەر گەلی سلاڤی بوون بەڵام دواتر دواتر کە ئەنتیسێمیتیزم لە ئەوروپایە وەکو یا بڵم لە ئەڵمانیا بە تایبەتی لە دوای ئەوەی هاڕەی بۆرسەی ڤێناوە
یا لە نیوەی دووەم کۆتایی سەدەی 19 کا بێ بە بزوتنەوەیەکی سیاسی و ئەیانەوێت تێڕوانینی خۆیان تێڕوانین دواکەوتوانەی خۆیان بڵاو بکەنەوە بەحسا بزڕە دژە سەرمایەداریانەی خۆیان بڵاو بکەنەوە و لە ناو ڕیزەکانی سۆسیال دیموکراتیە ئەنگلز زۆر بە توندی دژیانە وەسێتەوە و لە داواکە لە ڕیزەکانی سۆسیال دیموکراتی کە هیچ کاتێ خەیاڵی ئەوە نەکەن کە ئەنتیسیمیتیزم هاوڕێی ئەوانە لە خەبات دژی سەرمایەداری ئەمە زۆر زۆر گرنگە ئەم بێنە ئەنی لە ناو بزوتنەوەی سۆسیال دیموکراتی لە ئەوروپای لە ئەڵمانیایە هەروە لە نەمساشە ئەو ئەقلێتە خەریک و دروستە بوو کە ڕاستەمان تێڕوانینیان غەڵەتە بەرامبەر بە سەرمایەداری بەڵام خودی ئەوەی کە ڕادیکاڵە بن خودی ئەوەی کە خەریکی سیاسەتە بن ئومێدبەخشە لەوانەیە ڕۆژێ بێنە بەرەی ئێمەوە ئەنگلز دژی ئەمە واسێتەوە ئەڵێ ئەبێ ئێمە بە توندی دژی ئەوانە بوەسینەوە لە ناو ئەو کەسانەشە لە مێژووە بەناوبانگە کە لەو بەرەیە بووە تێڕوانینی ئەنتیسیمیتیانەی هەبوو دژ بە جوولەکە و بەرامبەر سەرمایەداری دوورینگە و ئەنتی دوورینگ دژی نووسیوە دەورێکی گەورەی گێڕا لەوەی کە سۆسیال دیموکراسی ئەڵمانی مارکس ببێ بە حیزبێکی مارکسی و کاریگەری دوورینگ نەمێنێ لە سەریان ئەوە هەمووی دەستکەوتی ئەنگلسە کە لە 1990 مەسن کە ئێرنفرۆیند ئیزیدۆر ئێرنفرۆیند بڵام کارمەندێکی بانقە لە نەمسا نامەی بۆ نێرێت نامە بۆ ئەنگلسە نووسێ کە لێرە تێڕوانینێکی ئەوە لە ناو ئەنتیسیمیتەکە لە ناو خەڵکا بڵاو بۆتەوە و باس لە سەرمای بانقی و باس لە دەسەڵاتی جوو ئەو شتانەکەن و ئالەوێ ئەو نامەیەکی بەناوبانگە نووسێ و تێڕوانینی خۆی لەسەر ئەنتیسیمیتیزمە خاتە ڕوو لە ڕووی مێژوویەوە لاوازی هەیە ئەو ئارگومنتانەی ئەنگلز بەکارهێنێ بەڵام بۆ سەروەختی خۆی کە لە کاتێکە هەرچی حیزبی ئەڵمانیا و نەمسا و ئەوانەیە ئەبن بە ئەنتیسیمیت و دژادێ ئەو کە یەت بەرگریە کات و دژی ئەم تێڕوانینە وەسێتەوە ئەوە دەستکەوتێکی گەورەیەوە زۆر بۆ یەکەم جاریش پرسەکە ئەبەسێتەوە بە واقعی سەرمایەداریەوە بە واقعی کۆمەڵایەتی ئابووری زۆر باشە هاوڕێ میرۆ بەداخەوە بێ بەرنامەکە لێرا تەواو بکەین سەعات و نیوەکمان تێپەڕان ساعت و نیوەک زیاترە بەڵام تەوەرەیمان زۆر ماوە من تا ئێستا من دوو تەوەرە تقریبان چوینە سەر هەڵوێستی کۆمیسەکان لە دژی ئەنتیساماتیزم بەڵام بە منە اکتیفا نەکەین لەبەرەوەی منیش و تۆش و هەموو ئەوانەی ئەمڕۆ ئەگە قسەیەک لەسەر فەڵەستین نەکەین و داکۆچی لە خەڵکی غەزاکەین وەڵێن مناڵ لە برسامە کوژنەوەوانە خێرا پێمانڵێن ئەنتیساماتیزم مسلمانەکان و ئیسلامیەکان و کۆمیستەکان فەرقیان نییە هەمویان ئەنتیساماتیزمن هەمویان دژی جوولەکان لە مەوقفی و هەڵوێستی دژی جوولەکەیەوە لەبەرەوە هەڵوێستی کۆمیستەکان لەسەر ئەنتیساماتیزمە بێ دوور و درێژتر لەسەری بدوێن پاشان مەسەن لە مێژووە جوولەکە کەچی بەسەر هاتووە لە ئەوروپایەوە چ چەرمەسەریەکیان دیوە چ دەربەدیرێکیان دیوە چەند جار قەتڵ و عام کراون لە ئەوانە هەموو باس بکەینەوەوانە لە بەرنامەی داهاتووە و هەروەها جوو لە دنیای مسلمانە چکە ئێستا ئیسلامیەکە بینین وانە بووە جوولەکەکانمان هێنا لە ئیسپانیاوە دەوڵەتی عوسمانی وەریگرتن بەرامبەر بەشێکی ڕاستی تایە بەڵام هەموو وێنەکە نییە هەموو ئەمانش قسەی لەسەر بکەین و ئەم باسە تەوەری تری زۆری ماوە بە بڕای من ئەتوانین ئینیکەین و بەشێکی لە هاوڕێیان کۆمنتیان نووسیوە کۆمنتەکانیان زۆر بەجێگەیە و دەستیان خۆش بێ حتمەن لە بەرنمەکانی داهاتووە باسی بکەین بەڵام وا ئەزانم ئەوەی کە من تێڕوانموانە ئەم ئاوە لەواچێ ئەم هەویرە لەواچێ ئاو زۆر پشێشێ سێ چوار بەرنامەیەکی بەدەمەوەیە بەرحاڵ هەوڵ بین ئەم باسانە لە بەرنمەکانی داهاتووە بکەین پێم وابێ هەتا ئێستا نیوەی باسەکانی وتاری یەکەمت لە بۆ پێشەوەیە قسە و باسمان لەسەر نەکردو گەر ئاوا بڕۆین لەوانەیە ئەمە چوار بەرنامەی بێ بەڵام بەرحاڵ هەوڵ بین کە بە تێروتەسەلی قسەی لەسەرکەی لە بەروی وەکتم باسێکە قسەی لەسەر نەکراوە مەسەلەیەکی گرنگ و حەیەویە پەیوەستەیە بە مەسەلەیەکی
ژیانی ئەم ڕۆژەی ئێمەوە کە بەڕای من مەسلەی فەڵەستین مەسلەیەکی کەم نییە لە دنیاە و ئەم هەڵوێستانە ڕوونکردنەوەی ئەم مووقیفە و ئەم تاریخە ئەو مێژووە و ئەمانە زۆر کۆمەگەکە کە ئێمە چاڵوێستێکی دروست ئێستا بگرین دەستەکانە خۆش بێ زۆر سوپاس بە ئومێدی ئەوەی لە نزیکترین فرسەتا بۆ هەردووکمان بەرنامەیەکی تر دابنین و بەشی دووەمی ئەم بەرنمەیە و دواتر بەشەکانی تریش پێکەوە درێژە پێ بتی. دەستی تۆش خۆشا ڕێگیان تا بەرنامە زۆر باش زۆر سپاس. بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت کە گفتوگۆیەک بوو لەگەڵ هاوڕێم میرۆ عەبدولکەریم سەبارەت بە ئەنتیسامەتیزم جووبێزی کە بۆ ئومێدەی بەرنامەی تر وەک بەڵێنماندا لەسەری بکەین تا بەرنامەی تر و باسی تر و یەک پێکردگەیشتنەوە لەگەڵەوەی ئازیزە هەمووتان بە شادی و کامەرانی سپێرم. شەوتان یا ڕۆژتان خۆش لە هەر شوێنەکان هەر بشین.